سڵاو ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوا لە درێژەی بەرنامەکانی کەناڵی هیوا لەبارەی 8 مارس دۆزی ژن لە ڕوانگەی فکری مارکسیسمەوە دەبێتە تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن لەسەر دۆزی ژن و ڕیشۆی چەوساننەوەی ژنان لە فکری مارکسیسمەوە. ئەمانەوێت قسە لەسەر فۆرمەکانی چەوساننەوەی ژنان لە سیستەمی سەرمایەداری و پەیوەندی نێوان ئازادبوونی ژن و ئازادبوونی کۆمەڵگە باس بکەین. بۆ ئەم مەبەستە میوانداری ڕێواز ئەحمەدبانی خێڵانی نووسەر و هەڵسوراوی چاپ دەکەین. هەروەها هاوڕێ ئاسۆ دەوڵەت لەگەڵمانە بۆ جێبەجێکردنی بەرنامەکە. بینەرانی کەناڵی هیوا ئاگادار دەکەینەوە کە ئەتوانن بەشدار بن لە بەرنامەکە بە پرسیار و مداخەلە بە شێوەی نووسینی کۆمنت لەسەر لینکەکانی کەناڵی هیوا لەسەر فەیسبوک و هەروەها لە کەناڵەکەمان لە یوتیوب. هەروەها داواکەین بۆ پاڵپشتی کەناڵ سەبسکرایبی کەناڵی هیوا لە یوتیوب بکەن. ڕێوازخان ئەم کاتە و باش سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمانە. ئەمەوێت یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم. سەرچاوەی ڕیشەی چەوساننەوەی ژنان لە فکری مارکسیەوە بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سوپاس هەڵوێستخان، زۆر سوپاس بۆ بانگهێشتەکەتان و هیوادارم هەردووکمان پێکەوە بتوانین شتێک بخەینە سەر مەسەلەی ژن و ئەم بەرنامانە هۆکارێک بێ بۆ هۆشیارکردنەوەی ژنانمان کە ئەمەش خاڵێکی گرنگە لە پرۆسەی ئازادی و یەکسانی ژناندا. لە ڕاستیە فکر و فەلسەفەی مارکسیزم ئەتوانم بڵێم شۆڕشێکی گەورەی مرۆڤایەتی کرد بەسەر ئەو فکر و ڕۆشنبیریەی کە لە سەدان ساڵە لە ناو کۆمەلگایە بڵاو ببوویەوە. بۆ نمونە فەیلسوف و ڕۆشنبیرانی وەکو ئۆگستین و تەرتۆلین و ئەفلاتۆن و ئەرستۆ و هەتا ئەگاتە جان ژاک ڕۆسۆ لەگەڵ شۆپنهاور بەگۆرە. ئەم فەیلسوفانی پێش مارکس لە ڕاستیە بیر و بۆچوونیان سوکایەتێکی گەورە بوو بە ژنیان لە خانەی مرۆڤایەتی دەرکرد بوو وە کەسێکی ناتەواو و کەسێکی سەرچاوەی شەڕ لە کۆمەلگایان پێگۆش کرد بوو بە درێژای ئەو چەند سەدان ساڵە. بیر و بۆچوونی ئەمانیش لە ڕاستیە زیاتر سەرچاوەی لە بیر و باوەڕی ئاینەکانەوە، چ ئاینە ئاسمانیەکان و چ ئاینەکانی ترکە پێش ئاینی ئاسمانیەکان هەبوو و مەبەستی سەرێکی ئەمان یا ئەتوانین بڵێن ئامانجی سەرێکی ئەمان چەسپاندنی دەستەڵاتی پیا و سالاری بوو لە کۆمەلگایە. بەڵام فکری مارکسی لە ڕاستیە بنەمایەکی تیۆری بەهێزی دانا کە ئەتوانین بڵێن شۆڕشێک بوو بەسەر بیر و فکری ئەم فەیلسوفانەی پێشخۆیان. لەبەرەوەی فکری مارکسی دوو خاڵ گرنگە لێرەدا باسی بکەن. فکری مارکسی ژنی هێنایە خانەی مرۆڤایەتیەوە، وەک مرۆڤێک سێری ژنی کرد، لە هەمان کاتە هۆکار و بنچینەی ئەم چەوساننەوەی ژنی بە شێوەیەکی ورد بە شێوەیەکی مادی شی کردەوە. ئەمە خاڵێکە. خاڵی دووهەمیش گرنگی فەلسەفەی مارکسی لە مەسەلەی ژندا ئەوەیە کە فەلسەفەیە کە چەقبەستوو نییە، بەڵکو پاش مارکس بە درێژایی ئەم ساڵانە گۆڕانکاری بەسەر فکری مارکسیە هاتووە، پەرەی پێدراوە بەپێی گۆڕانکاری مادی، پەیوەندی کۆمەڵایەتیەکان، پەیوەندی بەرهەمهێنان. ئەم بیر و بۆچوونە گۆڕانکاری بەسەر هاتووە. گرنگی فەلسەفەی مارکسیزم لە مەسەلەی ژنە ئەوەیە کەوا چەوساننەوەی ژن ئەگەڕێنێتەوە بۆ مەسەلەی دروستبوونی مڵکایەتی تایبەتی کە ئەنجلس لە کتێبەکەی بنەچەی خێزانە زۆر بەوردی باس لە مەسەلەی ئەکا، ئەگەڕێنێتەوە بۆەوەی کەوا پەیوەندیەکانی کۆمەڵایەتی گۆڕا، پەیوەندی بەرهەمهێنان گۆڕا، مڵکایەتی کۆمەڵایەتی گشتی بوو بە مڵکایەتی تایبەت کە مڵکایەتی تایبەتیش پەیدا بوو، خێزانی تاک هاوسەرگیری پێیا بوو. بۆ پاراستنی خێزانی تاک هاوسەرگیری یا لە کتێبەکەی ئەنجلسا بەڵێن تاک ژن و مێردایەتی، بەڵام زۆر کەسیش ئێستا تاک هاوسەرگیری بەکارهێنێ. بەڕای من ئەمە لەوانەیە شێکی جوانتر بێ و خەڵک زیاتر لی تێبگەن. ئەمە وای کرد
ئەمە وای کرد پیا و بێتە خاوەنی ئامرازەکانی بەرهەمهێنان کە بووە خاوەنی ئامرازەکانی بەرهەمهێنان بۆ خاوەن مڵک بۆ پاراستنی ئەم مڵکەی پێویستی بەوە هەبوو کە لە ڕووی میراتەوە لە پاش خۆیەوە ئەمەی کە هەیەی ئەم ئامرازانی کە هەیەی سەرۆت و سامانەکەی بۆ مناڵەکانی بمێنێتەوە بۆ ئەوەی ئەمەش بکرێ ئەبێ خاوەنی یەکشن بێ ئەبێ ئەو مناڵانەی کە ئەیکا ناسرااو بێ بزانێ ئەمە مناڵی خۆیەتی اینجا لێرەوە چەسانەوەی ژن دەستی پێ کرد کە ژن کەوتە ناوماڵ ئەرکی ژن بوو بە ئیشوکاری ناوماڵ و مناڵ پەروەردەکردن وەکو مارکسیش ئەڵێ ئەمە کارێکە کە هیچ زێدەباییەک دروست ناکە ڕاستە کاری ناوماڵ و چخستنەوە گرنگە بۆ بەردەوامی کۆمەڵگا لە هەموو قۆناغەکانە بەڵام هیچ زێدەباییەک بۆ سەرمایەدار یا کەڵکبوونی سەرمایە لەبەرەوە لەوێەوە مەسلەی ژن چەسانەوەی ژن دەستی پێ کردووە کەواتە ژنی بەستەوە بە مەسلەیەکی چینایەتی کە لە هەموو قۆناغەکانی دروستبوونی کۆمەڵایەتیە لەوەی کەوا تاکخێزانی لەو کاتەوەی کەوا مڵکایەتی تایبەت پێیا بوو چەسانەوە لەوێەوە دەستی پێگر کەواتە لێرە بۆمان دەرەکەوێت کە ژن ئەو ژنەنی ئەو مرۆڤە نییە کە لە فلسفە کۆنەکانە لە ئاینەکانە باس ئەکرێ ژن ئەگەر زۆری مۆزۆئی کۆمەڵایەتی بۆ دابین کە هیچ شتێکی کەمتر نییە لە پیاو زۆر لایەنی تریشن کەسانێکی تریش هەن لە ڕووی بایۆلۆجیەوە چونکە ئەو بەڕاستی ئەم فلسفەی ئەو زۆر باشە ڕێوازخان بە پێشەکێکی زۆر باش دەست پێ کرد کە هەموو ئەو بینەرانەی کە ئێستا لەگەڵمانن پێشەکێکی زۆر باش هاتیتەناوە کە چۆن لە سەدەکانی پێشترەوە فەیلسوفەکان کە ئێستش کە باس ئەکرێن لە بەڵێن لە بوارەکانی دیکەی ژیانە بەڵێن پرسیاری زۆر گەورەی وجودی و فەلسەفیان لەسەر ژیان و لەسەر مادەکان بە هەر شێوازێک بێ و ڕوژاندووە وەلقی زۆر گەورەی فەلسەفا لەو فەیلسوفانەوە لە مێژووی فەلسەفە دیاری کراوە لێو هاتینە سەر ئەوەی کە مارکیز و مارکسیزم هات ژنی لە شتێکەوە هێنا کردی بە مرۆڤ ئەگەر ئێمە بین لەم قۆناغەوە لە قۆناغێکم بەو شێوە بکەین بە قۆناغبەندی باوادا بنین قۆناغبەندێکی بکەین لەو قۆناغەوە هاتە ئەوەی کە بوو بە مرۆڤ مرۆڤە ئەمێلۆ ئەو پرسیارە بکەم بەبێ ئازادبوونی ئەم مرۆڤە کۆمەلگا دروست ئەبێ و کۆمەلگایەکی ئازاد دروستە بێ ئایا پەیوەندی نێوان ئازادبوونی ژن و ئازادبوونی کۆمەلگە چییە؟ بێگومان زۆر جار لەوانەیە زۆر کەسیش پێ ناخۆش بکە باس ئەکەن ئەڵێن ئافرەت نیوەی کۆمەلگایە بە ئازادبوونی ئەو نیوەیە ببێ ئازادبوونی ئەو نیوەیە ناتوانی کۆمەلگا ئازاد بکەی خۆی لە ڕاستیە ئەمە بۆچوونێکە کاتی خۆی مارکسیەکان زۆر بە ڕوونی باسییان کردووە هەروەها ترۆتسکی لەگەڵ لێنینا زۆر گرنگیان داوە بەم نیوەی کۆمەڵاکە بە درێژایی مێژوو لە هەموو قۆناغەکانە پشتگوێ خراوە بە کەسێکی ناتەواو و بێعەقڵ و سەرچاوی شەڕدانراوە بۆیە ئەگەر تۆ بتەوێ کۆمەلگایەک ئازادکەی ئەبێ نەکتەنیا بەڕای من نەکتەنیا لە خودی ژنانەوە دەست پێ بکەیت لە تەواوی کۆمەلگاوە دەست پێ بکەیت لەبەرەوەی بە بۆچوونی مارکسیزم ئازاد نەبوونی ژن ئەگەڕێت مەسلەیەکی چینایەتیە چەسانەوەی چینایەتیە کاتێک تۆ تەواوی کۆمەلگاکە ڕزگار نەکەی لە بیر و بۆچوونی باو ئەو بیر و بۆچوونانی کە کۆمەلگای باوکسالاری بە درێژایی مێژوو سەپاندوێتی بەسەر کۆمەلگای ئێمەیە لە هەمان کاتە ژن نەهێنیتە دەرەوەی ماڵەوە بەشداری نەکات لە هەموو پرۆسەی گۆڕانکاریەکانی کۆمەلگایە لە هەمان کاتە نەکتەنیا ژن بێنیتە دەرەوە بەڵکو نیوەکەی تری کۆمەلگا بە شێوەیەک پەروەردە بکەی کە قەناعەتیان بە گرنگی ئەم بەشەی تری کۆمەلگا هەبێ بۆ ئازادبوونی خۆیان چکە کەسێک تۆ ناتوانانی بڵێ من ئازادم کە کەسێکی کە بچەوسێنیتەوە
خۆی بنەمای ئازادبوونی ئافرەت لەوێوە دێت تۆ ناتوانانی ئازادبی ئەگەر کەسێکی کە بچەوسێنیتەوە کەواتە بۆ ئەوەی بتوانین تەواوی کۆمەلگا ڕزگارکەین نەک تەنیا ئێمە بەڕای من دەستکەین بەسەلێ ئافرەت ببەستینەوە بە تەنیا بە نیوەی کۆمەڵەوە کە ژنە بەڵکو بە تەواوی کۆمەلگاوە بە تێگەیشتنی تەواوی کۆمەلگا بە ژن و پیاوە لە گرنگی مەسەلەی یەکسانی جەندەری و هاوسەنگی جەندەری لە کۆمەلگایە بۆ نمونە چینی کرێکار ناتوانێت ئەگەر ئازاد بێ ناتوانێت ئاماجەکانی خۆی بەدی بێنێ ئەگەر بێت و کرێکاری ژن لە ئاستی ئەوانە نەبێت کرێکاری ژن بەشداری نەکا لە خەباتی چینایەتیە لەبەرەوە ڕزگارکردنی کۆمەلگا تەنیا بە ڕزگارکردنی ژن نایە بەڵکو بە ڕزگارکردنی تەواوی کۆمەلگایە و ڕزگارکردنی ژنیش لە ڕاستیە پەیوەندی بە زۆر لایەنەوە هەیە لایەنی بۆ نمونە زۆر جار ئەڵێن ئازادی ئابووری ژنان لە ڕووی ئابووریەوە ئازاد بن بتوانە ئەعتمادکەنە سەر خۆیان بەڵام بەپێی بۆچوونەکانی لێنێ تەنیا ئازادبوونی ئابووری بەس نییە بۆ ئەوەی بتوانێت ژن ڕۆڵی خۆی ببینێ لە کۆمەلگایە بتوانێت شان بەشانی هەموو ئەندامێکی کۆمەلگا ڕۆڵ ببینێ لە گۆڕانکاری لە کۆمەلگایە لەبەر پێویستیمان بە شۆڕشێکی ڕۆشنبیری هەیە شۆڕشێکی ڕۆشن فکری هەیە نەک تەنیا لە ناو خودی ژنانە بەڵکو لە ناو پیاوەکانە بۆ نمونە ئەگەر شۆڕشی ئۆکتۆبەر بە نمونەیەک وەرگرین لە سەرەتای شۆڕشی ئۆکتۆبەرە ڕاست بوو کۆمەڵە یاسایان گۆڕی کە یاریدەدەرێکی باش بوو بۆ ئەوەی کەوا یەکسانی لە کۆمەلگایەکی سۆسیالیستە جێبەجێ بێ بەڵام لە هەمان کاتە چ لێنین چ ترۆتسکی لەو باوەڕا بوون ئەمە بەس نییە بەڵکو کارکردن پێویستە بۆ گۆڕینی بۆ چوونی ژن بۆ خۆی وەک مرۆڤێ بۆ چوونی پیاو بۆ ژن وەک مرۆڤێک و بۆ خۆی لەبەرەوە لە سەرەتای شۆڕشی ئۆکتۆبەرە بەتایبەتی ئەلکساندرا کۆلەنتای هەوڵێکی زۆریدا بۆ کردنی کۆڕ و کۆبوونەوە نەک تەنیا لە ناو ڕێزی ژنانی کرێکاردا بەڵکو لە ناو پیاوانە بۆ ئەوەی بتوانین ئەو بۆ چوونە باوەی کە ساڵهای ساڵە کۆمەلگایەکی باوک سالاری فەرزی کردو بەسەر تاکەکانی کۆمەڵە ئەو گۆڕانکاریە ئەو بیر و باوەڕە گۆڕانکاری بەسەرابێن بەبێ گۆڕانکاری ئەو بیر و باوەڕانە ئێمە ناتوانین بەڕاستی ئەگەر بێت و ئافرەتیش ئازاد بێ لە ڕووی ئابوووریەوە پشت بە خۆی ببەستێ ناتوانین زۆر هەنگاوی باش بنین کە ژن بخینە ئەو پێگەی کە پێویستە هەبێ لە کۆمەلگایە. ڕێوازخان پێم خۆشە باس لە ڕۆڵی ڕژێنی سەرمایەداری بکەی لە چاوسانەوەی ژنان لە مرۆدا بە تایبەت لە شێوە نیولیبرالیزمەکەی هەڵبەت پێشتر زۆرینەی ژنان زیاتر لە ماڵەوە بوون و هەر ئەچەوسێنرانەوە ئێستا ژنان لە ماڵی شەوەن لە دەریشەوە کارەکان هەر ئەچەوسێنرێنەوە پێم خۆشە لەمڕۆ قسە لەسەر ئەم دۆخی ژنان بکەیت. بڵێ خۆی لە ڕاستیە ئەگەر بینە سەر شۆڕشی پیشەزادی کۆمەلگای سەرمایەداری شێوەی بەکارهێنانی ژن گۆڕا لە هەموو قۆناغەکانە و بەپێی پێداویستی ڕژێمی سەرمایەداری بوو بۆ نمونە ڕژێمی سەرمایەداری و سەرمایەداران بە شێوەیەکی گشتی خطابی خۆیان ئەگۆڕن بەپێی بەرژەوەندی ڕژێمەکەیان و سیستەمەکەیان بۆ نمونە لە سەرەتای شۆڕشی سەرمایەداریە کە ئەتوانین بڵێن شۆڕشی سەرمایەداری شۆڕشێک بوو کە بە شێوەیەکی خێرا کۆمەلگای لە قۆناغی فیۆدالیزمەوە گواستەوە بۆ قۆناغی سەرمایەداری و هەموو دام و دەستگاکانی کۆمەلگای بە شێوەیە گۆڕی کە بێت خزمەتی ئەو سیستەمە بکە کە ئەو بەڕێوەی ئەبا لە سەرەتای دروستبوونی لە سەرەتای شۆڕشی سەرمایەداریە لە ڕاستیە تەنیا هێزی پیاو بەس نەبوو بۆ ئەوەی لە کارگەکانە کارگەکان بەڕێوە بڕوە لەبەرەوە پشتیان بەس بەهێزی منداڵ و بەهێزی ژن بەڵام وەک ئەزانین لە سەرەتاوەکەوە ژنان موچەیەکی زۆر کەمیان وەرەگر سعاتی کارکردنیان زۆر دووری دێژ بوو لە هەموو مافەکانی خۆیان بێبەش بوو بەڵام یەک خاڵ گرنگە لێرەدا باسی بکەین ئەوەیە کەوا دەرچوونی ژن لە چوارچێوەی ماڵەوە تەکانێکی زۆریدا بە گۆڕینی هۆشمەندی ژنان هۆشمەندی چینایەتی ژنان لە هەمان کاتا تەواوی بۆ چوونی خەڵک بۆ ژن لە کۆمەلگایە ژن هەر ئەوە نییە لە ماڵەوە دانیشێ خەریکی ئیشی ماڵ بێ خەریکی
منداڵ پەروەردەکردن و وەچەخستنەوە بێ، بەڵکو کەسێکە کە ئەتوانێت بەشداری بکە لە ڕووی ئابوووریەوە لە کۆمەلگایە. خاڵێکی گرنگ لێرەدا زۆر گرنگە کە باسی بکەین ئەوەیە سەرمایه‌داران بە شێوەیەک ئایدۆلۆژیی خۆیان ئەگۆڕن، بە شێوەیەک کە هەوڵدەن لە بەرژەوەندی خۆیانە بەکاری بێنن. بۆ نمونە لە زۆر حاڵەتدا جۆرە ناکۆکیەکیان ئەخستە نێوانی کرێکارانی پیا و کرێکارانی ژنەوە. واتە لێرەدا وایاندا ئەنا وایان ئەخستە مشکی کرێکارە پیاوەکانەوە کە ئەمە ئەم ژنانە دژمنی ئێوەن چکەین ئیشەکان لە ئێوە وەرەگرن. بەڵام لە ئەنجامی گەشە سندنی خۆشمەندی چینایەتی ئەم بۆچوونەی سەرمایه‌داران لە ڕاستیە پێشچێل کرا، بە تایبەتی لە سەرەتاوە بۆ نمونە سندیکای کرێکارانی پیاواندا ڕازی نەبوون شنەکان ببنە ئەندامی سندیکای کرێکاران. بەڵام هەوڵی مارکسیەکان و چەپڕەوەکان گرنگیەکی زۆری هەبوو بۆ ئەوەی کە کرێکاران بە ژن و پیا و یەک خەن وەکو یەک چین تەماشای خۆیان بکەن یەک بخەن. لە کاتی شەڕەکانە هەروەکو وتمان کە پیا و بەرەو جەنگ ئەنێرا پێویستیان بە هێزی کار بوو، دووبارە ژنانیان ئەهێنایەوە ناو کارەکانەوە. بەڵام یەکێک لە گرفتەکانی ژن لەم بوارە چی بوو؟ ئەوە بوو لە ڕاستیە شۆڕشی پیشسەزار زێرە گوتم لایەنی باش و لایەنی خراپی هەبوو بۆ ژن، لەلایەک و ژنی هێنایە دەرەوە لە چوارچێوەی ماڵەوە. دووهەم لە بواری کاردا بۆ ئەوی بتوانێت کارەکەی خۆی بپارێزێ، بۆی بتوانێت بەردەوام بێ لە وەرگرتنی کار پێویستی بۆ خۆی پەروەردە بکە، خوێنەوار بێ. بۆ نمونە لە سەرەتای سەدەی ڕابردووە بکەوتە خوێندن لە کۆلێژەکان بۆ ئەوی بتوانێت ئەو زانستی و توانایی هەیەی بخاتە کار، بتوانێت ئیش خۆی مسۆگەر بکە. ئەمە لەلایەک. بەڵام لەلایەکی بۆ سێریکەین لەگەڵ ئەوەی کەوا ژنیان خستە بواری کارکردنەوە، بەڵام ئەرکێکی قورستر هاتە پێشەوە بۆ ژن لەگەڵەوەی ڕۆژانە ئەچوو ئیشی ئەکرد، بەڵام ئیشی ماڵ و پەروەردەکردنی مناڵیش هەر بەسەر ژنانەوە بوو. یعنی ئەمە قورسایەکی بەڕاستی زۆری بۆ ژنان دروست کرد، چکە بەپێ ئەو بۆچوونانەی کە هەیە، ئەنی باس لەوە ئەکا کە ژن بەلانی کەمەوە لە 2 تا 4 ساعتی کاتی خۆی بۆ ئیشی ماڵ و منداڵەکانی تەرخانکە و 8 ساعتش لە دەرەوە ئیش بکە، یعنی نزیکی 10 تا 15 ساعت ئیشەکە لە کاتێکە پیاوێکی کرێکار لەوانەیە 10 ساعت ئیش بکە. ئەمە قورسایەکی زۆری دروست. لێرە پێم خۆشە ببوورە ڕێوازخان، لێرە پێم خۆشە پرسیارێک بکەم لەو قۆناغەیە کە بڵین لە قۆناغی پیشەسازی و مۆدرنەیە، ژنان کاتێکە لە ماڵەوە هاتنە دەرەوە چوونە ناو کارگەکان و بەو شێوازە لەلایەن سەرمایه‌دارەکان و مامەڵەیان لەگەڵاکرا، تووشی ڕوبەڕووی چ قۆناغێکی تازە بوونەوە؟ طبعاً پێداویستی ژیان یەکەمش لەبەرەوەی ژنان کە چوونە دەرەوە لە بواری کارکردنە، چوونە دەرەوەی ماڵەوە کوتم هۆشمەندیان بەرز بووە، لەبەرەوە دەرکیان بەو چەسانە دوولایەنە ئەکرد کە ڕوبەڕوویانە بێتەوە لە کۆمەلگای. لەبەرەوە لەلایەکە چەسانەوەی سەرمایه‌داریان لەسەر لە کارگەکانە، لەلایەکی ترشەوە چەسانەوەی مێردەکانیان لەسەرەکە کرێکارن، ئەوانیش لە هەمان چینی ئەوەن. بەڵام لەبەرەوەی هەموو تاکێکی کۆمەلگا، ینی لە هەموو قۆناغەکانە پاش دروستبوونی باوک سالاری و خێزانی تاک هاوسەرگیری، هەمومان نەک تەنیا پیاوەکان بەڵکو ژنەکانیش بە بیر و بۆچوونی باوک سالاری پەروەردە بووین. یعنی وا پەروەردە بووین کە پەروەردەکردی مناڵ ئیشی ناوماڵ قاپشۆردن جلشتن ئەمە ئیشی ئێمە، ئیشی پیاوەکان نییە. لە هەمان کاتە ئەمە قورسایی لەسەر ژن دروست کرد. ئەمە کاریگەری هەبوو بۆ سەر بوونی تند و تیژی دەرحەق بە ژن لە ناوە. یعنی ئەو تیژیە کە دروست بوو نەک تەنیا لە ناو خێزانیشە بەڵکو لە کۆمەلگایە دروست بوو، لە بواری کارکردنیشە دروست بوو بەرامبەر بە ژنەکان ئەکرا. اینجا ئەمە وای کرد بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیەکانی خێزان بە تایبەتی خێزانی چینی کرێکار تۆزێ پرشوبڵاو بێتەوە، چونکە هەستت بە ینی ئارامی لە خێزانەکانە ناکرد، لەبەرەوەی ژنان ئەرکێکی زۆریان لەسەر بوو. ژنیش وەک مرۆڤێک توانای ئەوەی نییە، ینی توانایکی دیاریکراوی هەیە و لە هەمان کاتە کەواتە توانین بڵین کە فۆرمەکانی چەسانەوەی سەر ژنان
ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبوو و لێرەوە پێم خۆشە ئەوە بپرسم کە لە مانیفستی کۆمۆنیستە ئەڵێ بۆرژوازیێت هەموو پردەیەکی عاتیفی سۆزداری لە خێزان دادڕی و پەیوەندی خێزانێکی کرد بە پەیوەندی پارە. ئەگەر ئێوە بن قسە لەسەر ئەو بکەن مەبەست چییە لە نەمانی ئەو پەیوەندە عاتیفیە و بەستنەوەی ئەو پەیوەندێ دواتر بوو بە پەیوەندی پارە؟ لە ڕاستیا من لەوێ دەستم پێکویست بگەم ئەو ئەمە بەست اینجا مەبەستم لێرە ئەوەیە کەوا تۆ لە خێزانێکای دایکێکی ژنێکی کرێکارێکی تۆ لە هەمان کاتە تۆ وەکو مێردەکەت کاڵای، بەڵام تۆ کاڵایەکی ئەرکێکی زۆر زیاترت لەسەر لەوەی مێردەکەت لەسەرەتی. لەبەرەوە ژن ینی پەیوەندیە ینی لە ئەنجامی ماندووبوونی ژن لە ئەنجامی قورسایی ئەرکەکانی ڕۆژانەی چ لە دەرەوەی ماڵ و چ لە ناو ماڵدا وای لێ ئەکات توانەکانی ژن لە ڕووی عاتیفیەوە کەس بێ چکە ماندوو ئەبێ. لێرە یەک نمونە ئەهێنمەوە پێشماوەی کتێبێکی مەلیندا گایتسم خوێندەوە، هیوادارم ئەوانەی کە لە بواری کۆمەلگای مەدەنیە ئیشەکەن ئەم کتێبە بخوێنەوە کە زۆر شتی باشی تایە. نمونەیەک ئەهێنێتەوە باسی ئەوە کە لە ئەفریقا لە گوندێکی ئەفریقیا نازەم چ وڵاتێکی بووبیرم نییە لەو گوندەیە باسی کاری ژنانەکە کە چەندێک کار ئەکەن لە ماڵەوە ئەرکی سەرشانیان چەندێک گرنگە لە کێڵگەکانە ئیشەکەن لە ماڵەوە ئیشەکەن. اینجا باسی پیاوێکە کە ئەڵێ بەتەنیشتی ماڵێکا ڕۆیشتم بینیم پیاوەکە ئاو لە بیرەکە دەرەهێنێ. وتی ئەمە یەکەمی جار بوو لەم گوندەیە ببینم کە پیاوێک ئاو لە بیر دەربێن چکە ئەمە ئەرکی ژنانە لەو گوندەیە. ئەڵێ چوومە پێشەوە لە پیاوەکەم پرسی باشە من ئەمە تۆ یەکەمی پیاوی ئەبینم کەەوە ئاو لە بیرەکە دەرەهێنی بەس ژنانی گوندەکە ئەم ئیشەکەن. ئەوش لە وەڵام ماڵێ لەبەرەوەی ئەمە کارێکی قورسە پێویستی بە هێزی ماسوەکان هەیە و ژنەکەم بەمە زۆر ماندووە بێ کە ئەم کارە بکە من دێمەوە لە ئیژنەکەم زۆر ماندووە بێ دڵگرانە بێ و لە هەمان کاتیشە لەسەر جێگا ئەو کەسە نییە کە من ئەمە بێ. ئیجا لێرە چیمان بۆ دەرەخا بۆمان دەرەخا کە ئەو قورسایی لەسەر ژنە لە ڕووی عاتیفیەوە ژن بەهێزەکە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە ئەبێ بە هۆشیاری وەسیلیکەین. یعنی ئەگەر وڵاتانی ئەوروپا سێرکەین بە شێوەیەکی گشتی کە لەوانێت باشتریش باسیکەین لەگەڵ بوونی هەموو یاسایەک بەڵام قورسایی سەر ژن لە ناو ماڵە زۆر زیاترە لە پیاو و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی یەکەم شت لە ڕووی پەیوەندیەکانی لەگەڵ مێردا پەیوەندێکی دیاری کراو بێ. دوو ژن توانای ئەوەی نامێنێ وەکو پیاوەکان پەرە بەخۆی بدا بخوێنێتەوە بچێ کۆرشاد ببینێ و لە هەمان کاتیشە کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکانی کەواتە تۆ کە ژنت هێنا بە دوو شێوە بەکارت هێنا وەک کاڵایەک لە دەرەوەی ماڵ وەک ئەڵێن ئیشکرێکی ناوماڵ کە ئەو ئیشەی کە ئیکا لە ناو ماڵە هیچ قانزاجێکی یعنی پارێکی لێ دەست ناکە و سەرمایە کاڵەکە ناکات جگەلەوەی کەوە چ ئەخاتەوە. کەواتە لێرە ئێمە لەم سەردەمەی ئێستا لە ڕاستیە ژنمان خستۆتە ژێربارێکی گرانەوە. بەڵام بە بۆچوونی من بەهۆی بزوتنەوەی فێمینیستی و بەهۆی بزوتنەوەی ژنان و یەکسانی خواز و حزبە مارکسی و سۆسیالیستەکانە وردە هۆشیاری لە تەواوی کۆمەلگایە بەرز دەبێتەوە بۆ ئەوەی هەست بەوە بکرێت کە ئەمە تەنیا ئەرکی ژن نیە بەڵکو ئەرکی تەواوی خێزانە. لەو باوەڕام ئەوەی کە کتێبەکەی سیمۆن دی بواری جنسل ئاخری خوێندبێتەوە هەستەکە کە ئیشی ماڵەوە چ قورساییەک ئەخاتە سەر ژن چ بربەستێکە لە پێش پەرسەندنی ژنا لە هەموو بوارەکانە. بۆ نمونە لەگەڵەوەی لەم وڵاتانە ئەبینی کەوا ژن زۆر ینی لە هەموو بوارەکانی بۆ کراوەتەوە بەڵام پێگەی گەورەی نییە. زۆربەی بۆ نمونە زۆربەی پزیشکەکانی نەخۆشخانەکان ژنن بەڵام ئەوەی کە لێپرسراوی ژنەکانە پیاوەکانە ئەمە هۆیەکە لەوانەی کەوا ڕێگرە لەبەرەوەی ژن لەگەڵ ئەوەی توانەکانی خۆی سلماندۆ لە کۆمەلگایە کە هەمان توانای پیاوی هەیە هیچ شتێکی کەمتر نیە لە پیاو. هەموو ئەو بوارانەی کە پیاو
تیا سەرکەوتن ژنیش ئەتوانێت سەرکەوتو بێ بەڵام لە هەمان کاتە بربەستێک هەیە کە بتوانێت بە شێوەیەکی کاریگەرانە ڕۆڵی هەبێ لە گۆڕانکاری لە کۆمەڵە گۆڕانکاری لە فکری کۆمەڵە لە بتنانەوەی کۆمەلگایەکی نوێی مرۆڤایەتیە کە هاوسنگی ژەندەری تێدا بەرجەستەکرا بێ. ڕێوەتخان جەنابتان لەو زنجیرە نووسینەوەی کە بڵاوتان کردەوە لەسەر پرسی ژن لە ڕوانگەی مارکسیسمەوە باستان لەوە کرد کە مارکس لە کتێبی سەرمایەداریە باس لەوە کە کاری ژن هیچ جۆرە زێدەبایەک وەکوی کە ئاماژەت پێەیە هیچ کەڵەکەیەکی سەرمایە ناکە و بەڵام گرنگە بەڵام ژن گرنگە بۆ بەردەوامی سەرمایەداری وەکوی کە ئێستا ئاماژەت پێدا زۆربەی دکتۆرەکان ژن بەڵام بەڕێوەبەری دکتۆرەکان پیاون ژن گرنگە با بڵێن بۆ بەردەوامی سیستەمی سەرمایەداری لە چ ڕوویەکەوە گرنگە پێم خۆشە قسە لەسەرەوە بکەیت. خۆی لە ڕاستیە سیستەمی سەرمایەداری لە هەموو هەنگاوەکانی لە هەموو ئەو سێکتەرانەی لە کۆمەلگا و دام و دەستگاکانی کۆمەلگایە بیر لەوە ئەکاتەوە بە چ شێوەیەک سەرمایە کەڵەکە بکە ئیتر ئەوە لە ڕێگەی پیاوە بێ لە ڕێگەی ژنەوە بێ. وەکو پێشتریش باسم کرد بۆ نمونە لە هەندێک سەردەما ڕژێمی سەرمایەداری بیر لەوە ئەکاتەوە چۆن ژنان وەکار بخە لە کارگەکانەوە بەکارێ بێنێ وەکو کاڵا بیان کڕێ بەڵام لە هەنێ حاڵەتی تریشە کە هەستەکە کە هێزی ژن ئەوەندە پێویست نییە ئەو کاتە پاشەکشەکە لە بۆچوونەکە و خطابە سیاسەکەی خۆی ئەڵێ ژن ئەبێ لە ماڵەوە بێ خەریکی ناوماڵ بێ منداڵ بخاتەوە چونکە بۆ بەردەوامی ڕژێمی سەرمایەداری پێویستە بەردەوام هێزی کار وە بەرهەم بهێنێتەوە. چێ ئەو هێزە کارە بۆ بەرهەم ئەهێنێتەوە خێزانەکانە. لەبەرەوە بوونی خێزان یەکەی خێزان بۆ سەرمایەدارەکان گرنگە بۆ بەچ مەبەستێک بە مەبەستی وە بەرهەمهێنانەوەی وەچەی نوێ چینی کرێکاری نوێ لە هەمان کاتە وەچەی دروستکردنی وەچەی نوێ گرنگە بۆ ڕژێمی سەرمایەداری لەبەرەوەی ئەوەی ئەم وەچە نوێی کە دروست ئەبێ یەکەم شت وەکو هێزی کار بەکاری ئەهێنێ دووهەم شت ئەمانەن پێویستیان بە بەرهەمەکان بەکارهێنانی بەرهەمەکانی سەرمایەداریە. لەبەرەوە بە شێوەیەکی گشتی یعنی بوونی ژن بۆ کۆمەلگای سەرمایەداری بۆ شێوەی کە ئێوێ زۆر گرنگە لەلایەکەوە خێزانی بۆ بەڕێوە ئەبا وەچەوە هێزی کار بەرهەم ئەهێنێتەوە لە هەمان کاتە وەک هێزی کار بەکار ئەهێنرێ کەواتە سەرمایەداریش بە بڵێن لەو ڕۆڵە ریپرۆدەکتیڤ لەو ڕۆڵەی ژن کە وەچە ئەخاتەوە بەرهەمهێنەرە ئێوێ هەر جارێکی کە ئەو ڕۆڵا وەکو لەناو بازنەیەکە بەرهەم بهێنێتەوە و کرێکاری ژنیش بەو شێوازە جارێکی کە بەکار بهێنێتەوە بڵێن لە جیاتی وەچە خستنەوەی کرێکار بۆ سەردەمەکانی تر. لە هەمان کاتەکە بنە کڕیاری بەرهەمەکانی سیستەمی سەرمایەداری بۆ نمونە بەبێ بوونی مناڵ لەوانەیە زۆر لەو بەرهەمانی کە بەرهەم دێ لەم سیستەمەیە نفرۆشێ لەبەرەوە ئەوش لایەنێکی تری بوونی ینی وەچە خستنەوەیە بۆ ڕژێمی سەرمایەداری. هەڵبەت بە پێی تێگەیشتنی سۆسیالیستی چۆسانەوەی ژنان لەسەر بنەمای مێژووی و مادی کۆمەڵگە دروست بووە. تەنیا بەنەمانی ئەو بنەما مێژووە مادیەش دەتوانرێت پرسی چۆسانەوەی ژنان نەهێڵڕێت. مەبەست لە بنەمای مێژووی مادی چییە؟ لەمڕۆ دەبێت ئێمە دەست بۆ چی ببین؟ لە ڕاستیە بنەما مێژوویەکەم بنەما مادیە مێژوویەکە مەبەستمان لە چۆسانەوەی چینایەتی دروستبوونی چین لە کۆمەلگا دروستبوونی مڵکایەتی لە کۆمەلگایە. تۆ لە یەک حاڵەتە سەرەتایی ینی بنەچەی چۆسانەوەی ژنان لە دروستبوونی چینایەتیەوە دەستپێکە لە دروستبوونی مڵکایەتیەوە دەستپێکە. بۆ ئەوەی ئەو چۆسانەوەی نەهێڵی ئەبێ خەبات بکەی بۆ نەهێشتنی چۆسانەوەی چینایەتی لە هەمان کاتە خەبات بکەی بۆ نەهێشتنی مڵکایەتی تایبەتی کە ئەمەش بەڕای من پرۆسەیەکی زۆر دوور و درێژە چونکە
مەسلەی ژن چەسانەوەی ژن تەنیا پەیوەست نییە بەڕای من بە چەسانەوەی چینایەتی بەڵکو پەیوەستە بەلایەکی گەلێ گرنگ کە ئەویش پەیوەندی بەلایەنی بیر و باوەڕی باوک سالاریەیە کە ئێمەی خستۆتە ناو چوارچێوەیەکەوە کە ژن و پیاوی بە هەمان بیر و باوەڕ پەروەردە کردووە کەواتە ئەتوانین بڵێین تەنانەت لە شۆڕشی سۆسیالیستیشدا تۆ ناتوانی چەسانەوەی چینایەتی بنە بڕکەی لەبەرەوەی کە تۆ ئافرەتیشت ئازاد کرد بۆ نمونە ئافرەت سربەخۆ بوو لە ڕووی ئابوووریەوە هەموو بوارەکانی بۆ کرایەوە توانی بەشداری بکات لە هەموو سێکتەرەکانی بەڕێوەبردننی کۆمەلگایە بەڵام شتێک هەیە کە هەمومانی پێپەروەردە کراوین کە پێویستی بە گۆڕانکاریی دوور و درێژ هەیە مەسلەی پەروەردە و سایکۆلۆجێتی مرۆڤەکانن یعنی لەگەڵەوەی لەوانەیە توی کەسێکی کۆمۆنیستبی بڕوات بە یەکسانی ژن و پیاو هەبێ بانگەشەی یەکسانی ژن و پیاو بکەی بەڵام تۆ نەتوانی ئەو بیر و باوەڕی خۆت لە ئاکار و هەڵسوکەوت و ئەخلاقی خۆتا بەرجەستە بکەی ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە شۆڕشی سۆسیالیزمی پاش سەرکەوتنی شۆڕشی سۆسیالیزم ئەبێت کاری لەسەر بکرێ چونکە بۆ نمونە ئەگەر شۆڕشی ئۆکتۆبەر وەرگین هەروکو باسمان کردو من یەکی لە وتارەکانی زۆر بە درێژی باسی ئەو برێژینە بەڵام بە کورتی باسی خاڵە گرنگەکانم کردووە لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو هەنگاوەنرا بۆ یەکسانی ژن و پیاو بەڵام بۆ نمونە لە ئیش و کاری ناوماڵە ژن وەک هەموو وڵاتانی تر ئیش و کاری ناوماڵی ئەکرد و پیاویش لەو باوەڕەیە بۆ ئەمە ئیشی ژنە مەسلەی بۆ نمونە بەکارهێنانی تووتیشی لە خێزانە یعنی بە شێوەیەکی بەرچاو هەبوو لەو کۆمەلگایانە کەواتە یعنی مەسلەی یەکسانی ژن و پیاو بەڕاستی یەکسانی ژن و نەمانی چۆسانەوەی مادی ژن یعنی هەمەلایەنە ئەبێت تۆ لە هەموو لایەکەوە ئیشی لێ بکەیت نەک تەنیا هەوڵدەی بۆ ئازادی ژن لە بواری ئابووریە لە بواری پەروەردەیە چۆن ئەم یەکسانیە بیر و باوەڕی یەکسانیە لە مێشکی نەوەکانە یەک لە دوای یەک ئەچەسپێنی تۆ بیرکەرەوە بە درێژایی مێژوو ینی لە پاش دروستبوونی چینەکان و مڵکایەتی تایبەتیە لەو سەدەوە هەتا وەکو ئێستا جیل لە دوای جیل بە هەمان بۆ چوونی ئەرستۆ و شۆپنهاور و لەگەڵ جان ژاک ڕۆسۆیا پەروەردە ئەکرێن ئێمە کەواتە شۆڕشە فکریەکە گەلێک گرنگە هاوشان هەموو سێکتەرەکانی کۆمەڵگا بگرێتەوە لەگەڵ ئەو بڕیارانەی ئەدرێ ئەو یاسایانەی دەرەکرێ بۆ نمونە کە باسی ئازادی ئابووری ئەەکەین ئازادی ژنان لە ڕووی ئابووری و ئەمە پەیوەندی بە ژێرخانی کۆمەلگاوە هەیە بەڵام سەرخانی کۆمەلگا کە پەیوەندی بەلایەنە فکرێکەوە هەیە بەلایەنی پەروەردەوە هەیە بەلایەنی مێدیاوە هەیە ئەوە ئەبێ بەردەوام کاری لەسەر بکرێ ینی بەلامانە سێر نەبێ ئێستا لە وڵاتێکی وەکو رووسیا کە چەند ساڵ خاوەنی ئەو ئەزمونە بوو ئێستا ژنانێک لە پەرلەمانە بێن بڵێن پیاو حەقی ئەوەی هەیە لە ژنەکەی بدا یا ئیشی ژن ئەوە نییە لە دەرەوە بێ ئیشی ژن لە ماڵەوە بێ کەواتە ئەم چوارچێوەی کە باوک سالاری و فەلسفەی باوک سالاری بۆ ئێمەی دروستکرد لەگەڵمانە بێ یعنی وەختێکی زۆری ئەوێ کە کۆمەلگای مرۆڤایەتی بگاتە ئەو قەناعەتەی ئەمە لە خزمەتی کەسمانە نییە لە خزمەتی ژنیشانی و لە خزمەتی پیاویشانە چونکە کە تۆ کەسێک بچەوسێنیتەوە ئازاری کەسێک دێ خۆشت بەختەوەر نابی خۆشت ئاسوودە نابی کەواتە ئێمە چۆن بگەیتە قەناعەتێکە ئەمەی کە ئەیکن ئێمە لە خزمەتی خۆمانە نییە ئەمەش پێویستی بەڕای من بە هۆشیارێکی بەرزی مرۆڤایەتی هەیە بۆ ئەوەی مرۆڤەکان لە ئاستە جیاوازەکانە بگەن ئەم قەناعەتەی کە لە سەردەمی کۆمۆنیزما جێبەجێ ئەبێ بەڵێ بەڵێ ڕێوازخان هەڵبەت لە دەیەکانی ڕابردوو و بە تایبەت لەم سەردەمەیە ئەبینین کە ڕێژەی بەشداری ژنان بە شێوازێکی گشتی هەڵکشاوە لەسەر ئاسی هەموو دنیا ئەگەر ئێمە ینی با بڵێن بە ئاسی تموحی ئێمەشانە بێت بەڵام ئەو ڕێژەیە هەڵکشاوە ژنان ئەبینین کە لە ئاستی سەرکردایەتی و لە پۆستە سیاسیەکاندا لە ناو حزبە سیاسیەکانە ئایان بینین ئایا بەدەستێنانی ئەم پۆستانە یا هەڵکشانی ئەم ڕێژەیە بەبێ دەستکاریکردنی هەلومەرجی ئابووری و کۆمەڵایەتی
گۆڕانکاری لە پرسی ژناندا ڕوئەیە چکە لەسەر ئاسی هەموو دنیا تا ئێستا ڕێژەی ژنان لە پەرلەمانە لە 123 تێنەپەڕاندووە. ئەم ڕێژەیە ڕاستە لە ئاسی تموحی ئێمانێ بەڵام ڕێژەیەکی کەمیش نییە. ئایا ئەم ڕێژەیە تا ئێستا توانیوێتی گۆڕانکاری جەوهەری دروستکە یان ئایا ئەم ڕێژەیە بەبێ دەستکاریکردنی و کاریگەریدانان لەسەر هەلومەرجی ئابووری و کۆمەڵایەتی ئەتوانن گۆڕانکاری جەوهەری دروستکەن لەسەر دۆزی ژن؟ بەڕای من ینی بوونی ژن لە سێکتەری سەرکردایەتی لە شوێنی بڕیاردانە گەلێک گرنگە. لەگەڵەوەی دوو بۆچوونی جیاواز هەیە لە مڕوەوە بۆ نمونە. بۆچوونێک هەیە بۆ نمونە ئەو ژنانی کە لە شوێنی بڕیاردانان یا لە پەرلەمانەکانان هەرکو ئێستا باسی ژنێکی پەرلەمانی ڕووسیام کرد ئەمانە چۆن سێری مەسلەی ژن ئەکەن. ئایا ئەوانە وەکو سەرمایەدارێک و بۆرژوازیەک سێری مەسلەی ژن ئەکەن؟ ئەوانە لە پەنای بیر و باوەڕێکی ئایدۆلۆژیەکەوە هاتوونەتە ئەو پێگەیە کە خزمەتی ئەو ئایدۆلۆژیە بکەن یا ئەم ژنانی کە هاتوونەتە ئەم پێگە بەرزانە خزمەتی مەسلەی ژنەکەن. لێرەیە ینی دوولایەنیە. بەڵام بەڕای من بۆ نمونە ینی لە وڵاتی سویدا 11 وەزیر ژنە و 11 پیاوە. نسبەی وەزیرە ژنەکانیان زۆر زیاترە. بەڵام لێرە پرسیارێک ڕوبەرومانە بێتەوە ئایا ئەم وەزیرە ژنانە کە هەمویان وەزیرن و لە بنکەی بڕیاردانن ئایا ئەو بڕیار و کارانەی ئەکەن لە خزمەتی مەسلەی یەکسانی ژنایە یا مەسلەی یەکسانی ژنانیە؟ ئەمە خاڵ ئێمە بیری لێ بکەینەوە. بەڵام لە هەمان کاتە من لەگەڵ ئەوام کە ژن بتوانێت لە هەموو بوارەکانە ڕۆڵی خۆی ببینێ. بۆچی گرنگە؟ لەبەرەوەی تۆ بۆ کۆمەلگای ئەسلمێنی تەنانەت ئەگەر بۆ کۆمەلگای سویدیشی نەسلمێنی بۆ کۆمەلگاکانی تری ئەسلمێنی کە ژن لە ڕووی بایۆلۆجیەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی توانەوە لە ڕووی بەهرەوە هیچ شتێکی جیاواز نیە لە پیاوەکان. بوار بۆ ژن بکەرەوە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕۆشنبیرەوە خۆی پەروەردە بکە وەکو پیاوێک دەرەچی. هیچ جیاوازیکی نییە لەگەڵ پیاوێکە یا پیاوێک هیچ جیاوازیکی نییە لەگەڵ ژنە. یعنی ئەم خاڵە گرنگە لە ڕوویەکەوە لەوەیکەوە ژن ئەتوانێت هەمان شتی پیاوکە بۆ نەیکردووە تا ئێستا لەبەرەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی خوێندنەوە بواری بۆ نەکراوەتەوە. چونکە یەک خاڵ زۆر گرنگە تۆ ژنت خستە ناو ماڵەوە ئیشی ناوماڵ هەروەکو سیمۆن دی بوارە ئەڵێ توانەکانی داهێنانی ژن ئەکوژێ. تۆ لە ناو ژیانێکی ڕەتیبی چوار دیوارە توانیت چی بیرکەیتەوە چۆن ینی عەقڵ و بیر و هۆشی خۆی پەرە پێ بدەیت. کەواتە دەرخستنی ژن بۆ دەرەوەی ماڵەوە تەکانێکە بۆ ژن بۆ ئەوەی توانەکانی خۆی بەکاربێن بۆ ئەوەی بڕوای بەخۆی هەبێ. یعنی یەکێک لە خاڵە گرنگەکانی مەسەلەی یەکسانی و ئازادی ژن ئەوەیە کە ئێمە بڕوامان بەخۆمانیە. بڕوامان بەخۆمانی ئەو ئیشەی کە پێویستە بیکەین ینی بە ترسەوە بۆ شتەکان ئەڕۆین. لەبەرەوە بوونی ژن لەم بوارانەیە بۆ نمونە وەبزانام یەکێک لە وتارەکانە باسم کردو دەوڵەمەندترین ژن ینی ژنی دەوڵەمەند و سەرمایەداریش هەیە لە جیهاندا. بەڵام 67مین کەس لە لیستی دەوڵەمەندەکانە ژنە. ژنیش ئەتوانێت سەرمایەدار بێ بتوانێت کرێکاری ژن و پیاویش بچەوسێنێتەوە. بەڵام ئەمە گرنگە بۆ ئەو بۆ چەسپاندی توانەکانی ژن لە هەموو بارەکانە. کەر بێتوانێت نووسەر بێتوانێت دکتۆر بێتوانێت بچێتە سەر ماڵ. بەڵێ هەڵبەت ئەو ترس و بێمتمانەیە کە ئێوە باسان کرد پەیوەندی بەو ڕێشەمێژوێ هەیە کە ژن بە چه دۆخێکی بەڵێن ترسا و چەپێنرا و چەسانەوە ڕۆشتۆ تا ئێستانەوە بنەوە کاریگەریە لەسەر ئێمە و لەسەر داهاتوش. هەر لەسەر هەمان بابەت پێم خۆشە ئەو بپرسم ڕێواتخان لە بوارە ئابووری و کۆمەڵایەتەکە ئێمە پێویستەکە دەست بەرین بۆچی کە بتوانین گۆڕانکاری جەوهەری لە دۆزی ژنا دروست بکەین. بێگومان لایەنە ئابوورەکەی کە باسمان کرد ئەوەیە بوار بکرێتەوە بۆ ژن لە ئیشکە لە هەموو بوارەکانە بەداخەوە ئێستا لە کوردستان ئەوەی ئاگادار بوو مابزانام لە 14 ژنان لە دەروی ماڵەوە کارەکەنی تر شتێکی ئەو هەم بیست نەزانم ئەو ژمارەیە ڕاستە یا ڕاست نییە. بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر گرنگە کارکەین لەسەر مەسەلەی ژن. ببوورە لێرە ببوورە ویستم ڕوونکردنەوەی هەڵبەت
ئەگەر ئێمە سەری حزبە سیاسیەکان بکەین بە شێوازێکی گشتی زۆربەی کات ئەوان کە بەرنامەی کاری خۆیان پێشکەشەکان زیاتر بەرنامەی کارەکانیان لەسەر ئابووری و سیاسیە کەمترین کاریان لەسەر ڕۆکۆمەڵاتێکەیە هەڵبەت بە تێگەیشتنی ئێمە کارکردن لەسەر گۆڕانکاری کۆمەڵایەتی و لەسەر گەشەپێدانی کۆمەڵایەتی بە کاری لە پێشینێت و هەر ئەو شەڕەنگدانەوەی لەسەر دۆخە ئابووری و سیاسەکە هەیە و ئەمێ ڕەبتی کەمەوە بۆ خاڵش کە لە تێگەیشتنی کۆمەڵگەی ئێمە هێشتا دۆزی ژن پێیان وایە تەنها دۆزی ژنە کێشەی ژن تەنها کێشەی ژنە پێم خۆشە کاتێک کە بەڕێستان قسە لەسەر ئەو بابەتانە ئەکەن کە پێویستە کاری لەسەر بکرێبوونە لە ڕووی ئابووریە لە ڕووی دۆخە کۆمەڵایەتەکەیەوە ئەو لایەنانەی کە بەرپرسندەوەی کە کار لەم بوارەیە بکەن پێم خۆشە ئاماژەیان پێبێت لە ساڵی 2015 کاتێک نەتەوەی گرتوەکان 195 وڵاتیان کۆبوونەوە لەسەر دیاریکردنی کۆمەڵی ئامانج حەڤە ئامانج ڕێکەوتن Sustainable Development Goal هات قسەی لەسەرەوە کرد کە ئەو ئەکتەرانی دیاری کرد ئەو لایەنانی دیاری کرد کە پێویستە کارکەن بۆ بەدەستێنانی یەکسانی ڕێگەزی بۆیە داوات لێ ئەەکەم کاتێکە باز لەو لایەناناکەی کە پێویستەکە دەستی بۆ بەرین لە ڕۆکۆمەڵاتی و ئابووریەکە پێم خۆشە لایەنی بەرپرس ئەو لایەنانی کە پێویستە هەستن باوەی کە هەنگایەک بنێن لەو بارەوە پێم خۆشە ئەو لایەنانش دیاری بکەین بەڵێ لە ڕاستیە لە هەموو وڵاتێکە سیستەمی سیاسی کە دەسەڵاتی بەسەر هەموو گۆڕانکاریە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتەکانە ئەوان بەرپرسن لە ڕاستیە لەو گۆڕانکارانەی کە پێویستە لە کۆمەلگا بکرێن یەک خاڵ لێرە زۆر گرنگە ینی باسی بکەین ینی ئێمەی ژنان و ئێمەی ینی پیاوان و ژنانی یەکسانی خواز ئەوەیە کەوا بیر لەوە بکەینەوە مەسلەی ژن تەنیا مەسلەی ژن نییە بەڵکو تەواوی کۆمەلگایە بە پیاوەکانیشەوە چونکە خۆمان نەزانی کە زۆر ڕێبا ڕوتی فێمینیزمی هەیە کە تەواو ژن جێ ئەکاتەوە لە کۆمەلگا لە پیاوەکان کە ئەمەش زەرێکی زۆری هەبوو بۆ بزوتنەوەی ژنان اینجا ئەم سیستەمە سیاسیە ئەتوانێ گۆڕانکاری زۆر بکە لە مەسلەی ژنانە لەبەرەوەی ئەم سیستەمە سیاسیە دەسەڵاتی هەیە بەسەر یاسایە بەسەر سیستەمی پەروەردەیە بەسەر سیستەمی تەندروستیە ئەم دەسەڵاتە سیاسیە کە توانای ئابووری هەیە کە ئەو گۆڕانکاریانە دروست بکە لای کۆمەڵایەتیەوە لە ڕووس ئەگەر بیر لە سەرخانی کۆمەلگا بکەینەوە ئەوەیەکەوە بۆ نمونە گۆڕینی یاساکانە گۆڕینی یاسا بە برژەوەندی یەکسانی و هاوسەنگیش جەندەری لە کۆمەلگایە گەلێک گرنگە بەڵام تەنیا بوونی یاساکان گرنگ نییە بەڵکو یەکەم شت خۆشیارکردنەوەی خەڵک بە یاساکان دووەم شت چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکان لە کۆمەلگایە کە ئەمە بۆ نمونە لە کوردستانە شتێکی زۆر زەقە دوو لە مەسەلەی پەروەردەیە پەروەردەی ماڵ پەروەردەی قوتابخانەکان کە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەداخەوە ئەڵێم لە سەرەتای پەروەردەی قوتابخانە و خێزانەوە ئێمە کچ وەکو کچ پەروەردە ئەەکەین کوڕ وەکو کوڕ پەروەردە ئەەکەین کە ئەمە هەل لە سەرەتاوە ئەو جیاکاریە لە بینی نەوەکانمانە دروست ئەەکەین کە ئەمە ئەبێ گۆڕانکاری جدی بێ لە هەمان کاتە مێدیەکانمان دەوروتی زوو فقط ئەبێنن ئیتر مێدیەکان بە هەموو شێوەکانیانەوە بەسمە لە چەسپاندنی ئەو یەکسانیە لە جیاکاری لە ناو کۆمەلگایە لەبەرەوە جگە لە دەسەڵات لەم دەسەڵاتی کە سیاسی کە من باسی ئەەکەم لە ناو کۆمەلگاشە دەسەڵاتێکی نەبینراو هەیە کە ئەویش ئەتوانم بڵێم هێزی یەکسانی خوازەکانە کۆمەلگای مەدەنیە لە هەمان کاتدا ڕێکخراوەکانی ژنانە بە هەموو شێوەکانێک کە ئەتوانن ڕۆڵ ببینن لە هۆشیارکردنەوەی خەڵکەکە خۆ ئەمە زۆر زۆر گرنگە بتوانن دەور ببینن من ئەو کتێبی کە باسم کرد باس لەوە ئەکا ئەوەی مەلیندا گەیتس ژنی گەیتسە باس لەوە ئەکا ڕێکخراوەکانیان لە وڵاتانی ئەفریقا لە وڵاتانی ئاسیا لە هند لە پاکستان چ ڕۆڵێکیان بینیوە لە گۆڕانکردنی بۆچوونی خەڵکەکە بۆ هەنێشت بۆ نمونە بە شودانی ینی
پێش تەمەنی لە تەمەنی 9 ساڵی و لە خەتەنەکردنا لە چوونی کچان بۆ قوتابخانەکان چ ڕۆڵێکی گەورەیان بینیوە. بەڕای من ئەم دەسەڵاتە کە دەسەڵاتی جەماوەرە ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ لە گۆڕانکاری لە هۆشیاری خەڵکەکەیە. بۆ نمونە لە کوردستانی ئێمە دەیان سەدان نەزم چەند ئەوەندە ڕێکخراوی ژنان هەیە. یعنی گرنگە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی استراتیجی ئیشکەن لەسەر مەسەلەی ژن، نەک شێوەیەکی وەختی ئیشکەن حاڵەتێکە و بیگرن بەدەستەوە تەواو. یعنی ئەو ئیشانەی بۆ نمونە مەلیندا لە ئەفریقا کردوێتی هەمووی مەدایەکی دوور و درێژ استراتیژیکی هەبوو. ئێمە ئەبێ لەم گوندا ئیشکن بۆ ئەوەی ئەم دیاردە کۆمەڵایەتیە نائینسانیە جێبەجێ بکەین. اینجا بۆیە یعنی لە هەما کات ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی مەدەنی بێ کۆمەڵایەتی بێ دیموکراتی بێ ئەتوان فشار خەنە سەر دەسەڵات ئەو گۆڕانکارانی کە پێویستە لە کۆمەلگایە بکرێت. اینجا لێرەدا بەڕای ئێمە تێکڵاویەک دروست بوو لەم مەسەلانەیە، بۆیە ناتوان لەگەڵبوونی ئەوم ڕێکخراوانە ناتوان دەورێکی کاریگەر ببینن لەبەرەوەی پلانی استراتیژیان نییە، لەبەرەوەی کراوەیەک بۆ ماوەیەک بۆ پرۆژەیەک ئیشەکە کە ئەو پرۆژێ تەواو بوو تەواو دەست بە پرۆژەیەکی کاکە. لەبەرەوە لەم لایەنەوە بەڕای من ئەم هێزە پێشکەوتن خوازە یەکسان خوازێک لە کۆمەلگایە هەیە ئێستا بە پێچەوانەی لایەنەکەی ترکە ئەویش لایەنی ئاینی سیاسیە کە زۆر پەرێسند و لە کوردستانە ئەتوان ئەمانە دەورێکی زۆر گرنگ ببینن ڕاستی، بەڵام گرنگ ئەوەی خۆیان ڕێکخەن ئامانجێکی ینی دووربین بن لە دیاریکردنی پرۆژە و ئامانجەکانیان نەک بۆ ماوەیەکی کرد بێ. خۆش بێ بەڵێ دەست خۆش بێ. زۆرم پێ خۆش بوو کە لایانی بەرپرسی دیاری کرد لە هەموو لەو هەنگاوانەی کە ئاماژەت پێدا. هەڵبەت زۆربەی ئەو کۆمنتانی کە بۆمان هاتۆ زۆربەی زۆری دەستخۆشیە. یەکێک لەو خانمانەی کە بەشداری کردووە ئەڵێ ئەو ژنانەی کە لە کوردستان بەشداری پۆستە سیاسیەکان ئەکەن سەرجەمیان بە پاڵپشتی حزبی لەوێن لەبەرەوە گۆڕانکاریان پێ ناکرێت. پێم خۆشە قسەی ئێوە لەو بارەوە ببیستین. لە ڕاستی ئەوکو پێشتر باسم کرد، ینی ژن نەک لە کوردستانە لە پەرلەمانە هەیە، بەڵام لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاشە لە پلەی باشە هەیە. بەڵام لێرە گرنگ ئەوەیە ئەو ژنانەی کە ئەو پلانە ینی ئەو پێگانە وەرئەگرن ئیش بۆ چیەکەن؟ بۆ ئایدۆلۆژی حیزبەکانیان ئیشەکەن یا بۆ مەسەلەی ژن ئیشەکەن؟ ئایا خاڵێکی گرنگیش هەیە بەڕاستی لە ناو حیزبەکانی ئێمەیە، ینی حیزبەکانی ئێمە مەسەلەی ژنیان پشتگوێ خستووە بە شێوەیەکی گشتی. ڕێوازخان بڵین ئایا لە پەیڕوو پرۆگرامی حیزبە سیاسەکانی ئێمەیە ڕۆڵی ژن، ڕێژەی بەشداربوونی ژن، دیدگای ئەوان بۆ ژن و تا چەند لە پلانی استراتیژی ئەوانە ژن ڕەنگی داوتەوە؟ بۆیە من پێم وایە ئەگەر ئەم ژنانە کاتێ بکو نوێنەری حیزبەکانیان بچنە پەرلەمان و ئەگەر دیدگای حیزبەکانیان بەو شێوازە ڕەنگی یا بێتەوە لەسەر ژن لە ناو حیزبەکەیە، هەڵبەت ئەوانیش ئەیانتوانی تا ڕادەیەک کار بۆ ژن کەن. بەس پێم وایە ئەم دوو لایەنە زۆر پەیوەندیان بەیەکەوە. ئێوە پێم خۆشە زیاتر قسەی لەسەرەوە بەڕاستی وایە خۆی بۆ نمونە حیزبە قەومیە بۆرژوازیەکان باسی ئەوەکەن ئەڵێن ئەبێ مەسەلە نەتەوایەتی جێبەجێ اینجا بیر لە مەسەلەی ژن کەینەوە. حیزبە مارکسیەکان باس لەوەکەن ئەبێ مەسەلەی چینایەتی جێبەجێ بێ اینجا بیر لە مەسەلەی ژنەکەن. لە هەموو حاڵەتەکەیات چەپەکان و ڕاستڕەوەکان مەسەلەی ژنیان پشتگوێ خستووە لە کاتێکە ژن لە ڕاستیە لە هەموو حیزبەکانە ڕۆڵێکی سەرێکی بینی و ئەی بینێ. بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە بە چ شێوەیەک نەک تەنیا ژنانمان پەروەردەکەین، پیاوانمان چۆن پەروەردەکەین کە سێدی مەسەلەی ژن بکە، کە تۆ وەک ژنێک ئەچیتە پێشەوە چەندێ پشتگیری وەرەگری، چەندێ بوارت ئەدەنێت خۆت پەروەردە بکەی. ینی ئەمە بۆتەوەی ژن نەتوانێ لە مرکزی بڕیاردانە ڕۆڵی خۆی ببینێ، لەبەرەوەی ئێمە بە شێوەیەکی ینی ئینسانیانە، ینی مرۆڤ دۆستانە، یەکسەرانی خوازانە تاوادرەکانی خۆمان بخێو نەکردووە کە بتوان ئەو بڕوایان بە خۆیان هەبێ کە بتوانن بیر لە خۆیان بکەنەوە وەکو مرۆڤێک و وەکو ژنێک، نەک تەنیا وەکو ینی ژنێک. ئەوە ینی ئەو شێوەی پەروەردەکردنە زۆر زۆر گرنگە، لەبەرەوەی یەکەم شت تۆ یارمەتیانە دەی بەرەو پێشەوە خۆیان یارمەتی خۆیان دەن،
یەک خاڵی گرنگ ئەوەیە بڕوایان بەخۆیان هەبێ بەسەن زۆر جار بیستومانەڵێن ئەوەندە ئەو ژنانە چێ لە پەرلەمانەوەکو ژنی سەرتەنورن هیچ نازان قسەکەن بەڵام پیاوانیش ئەتوانین پرسیارەکەش بۆ شێوازە بکەین لە کوردستاندا بەشداری ژنان بەشداریەکی بەڵێن ژنان خۆیان هاتوونەتە پێشەوە بەشداریەکەن بەشداریەکی خۆیانە یان ئەوەیە بەشداریان پێکرێ بە ئەجێندا و بەو داواکاریانی کە حزبەکە هەیەە ئێستا بۆ منە هەر ڕێکخراوێکی سیاسی پێم وایە جگە لە گۆڕان و نەوەی نوێ زۆرینیان ڕێکخراوێکی تایبەت بە ژنانیان هەیە ژنانیان جا کردوتەوە و زۆربەی کات لە کاتی دەنگدانەکانە سوود لە دەنگدەری ژن وەرەگرن و لە هەمان کاتا چەند مۆدلێکیش پەیدا بووە لە چەند ساڵی ڕابردووە و تا ئێستا بەردەوامە کۆمەڵە ژن بە کۆمەڵێ مۆدێلات و شێوازی جانکاری تایبەت لە کاتی دەنگدانەکانە بە شێوازێکی زۆر دیار ڕکلامیان بۆ ئەکرێ و پێم وایە ئەویش جارێکی وەکو کاڵایە کە بەکارەهێنرێتەوە و کاتێکیشکە لە لیستەکە دەنگەکەی ئەو ئەڕوا بۆ لیستەکە بۆیە لێرەیە پێم وایە کە لە کوردستاندا ژنان بەشداریان پێکرێ ئەگینا خۆیان بەشدار نین لە پرۆسی سیاسیا لە هەرێمی کوردستانە. ڕێواز خان پێم خۆشە پرسیارێکی کە بکەم لەسەر خراپبوونی ژینگەی کار و بەڵێن نەبوونی ژینگەیەکی کاری تەندروست لە جیهاندا لە ئێستا بە تایبەت قسەی لەسەر ئەکرێ و یەکێکە لە دیاردەکانی سەردەمی نیولیبرالیزم هەڵبەت لە هەرێمی کوردستانە دۆخەکە گەر خراپتر نەبێ هیچ کات باشتر نییە و بەپێی دوایین ئەو داتانەی کێکێک لە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە پێم وایە ڕێکخراوی ئاشتی و ئازادی بوو باسی لەوە کرد کە ڕێژەی لە 160 ژنانی کوردستان باس لەواکەن کە لە شوێنی کارتا ڕوبەڕووی هەراسانکردنی سێکسی بوونەتەوە ڕوبەڕووی دەستێژی کردن بوونەتەوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەو پێشێلکاریە کە بەو ڕێژە زۆرەیە کە دڵنیام ژنانێکی زۆر لەوە زیاتر ڕوبەڕووی ئەبنەوە دڵنیام بە شێوازی زۆر ڕقتر ڕوبەڕووی ئەبنەوە بەڵام باسی ناکەن و خۆشت ئەزانی کە ئەم قسە نەکردنە هاوبەشە لە نێوان هەموو ژنانە لەسەر ئاستی دنیا و هۆکارەکانیش دیارە. پرسیارەکە ئەوەیە کاتێکە بەم ڕێژە زۆرەیە بۆچی ئەمە نابێتە ڕای گرشتی لەسەر دروست نابێ بۆ ئەمە نابێتە بابەتی ڕۆژ؟ لە ڕاستیە ئەگەر لە ئەوروپاوە سیرکەی کە ئێمە ئەڵێن کەوا ژن ئازادی هەیە و یاسا لە خزمەتی ژنایە و ژن لە زۆر بوارە مافەکانی خۆی جێبەجێنی بەدەستهێناوە بەڵام گێچەڵی سێکسیش لە ئەوروپایە زۆر بووە لە ئاستی بەرزە لە بواری سیاسەتە لە بواری سینەمایە لە بواری شانۆگەریە لە بواری ئیشکردنە ئەم گێچەڵە سیاسیە هەبووە. بەڕای من ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کەوا ژن وەک لەشفرۆش پەیدا بووە لەو کاتەی کە وەکڵە تاک هاوسەرگیری پێیا بوو ینی ژنەکان بۆیان نەبوو کە پیش پەیوەندێکی سێکسی هەبێت لەگەڵ پیاوی ترا بەڵام پیاوەکان پەیوەندی ینی مافی ئەوان هەبوو کە پەیوەندی سێکسیان لەگەڵ ژنەکانی ترا هەبێ بەبێ ئەوەی لە ڕووی یاساییەوە یا لە ڕووی کۆمەڵایەتیە و بەرپرسیارەتی وەرگرن ئەمە لەوە دەستپێکە لەوە دەستپێکە کە ژن وەکو فاکتەرێکی سێکسی سێراکرێ پیاو مافی هەموو شتێکی هەیە بۆ نمونە لە سەرتاوە کە ژنێک خیانەتی لە مردەکەی بکردایە ئەکوژرا پیاوەکە حەقی ئەوە هەبوو بکوژێ هەر ئەو بۆچوونەیە کە ئێستا لە یاساکانی ئێمە ڕەنگی داوەتەوە کە گەرژینی خیانەت بکە ئەبێ بکوژرێ ینی ئەگەر پەیوەندی لەگەڵ پیاوێکی کابێ و خیانەت کابێ بکوژێ ینی لەوێەوە ئەوە سەرچاوەکە هەڵەگرێ لەبەرەوە ئەمە لەوێەوە سەرچاوە هەڵەگرێت کە ئێمە ژن ئێمە فاکتەرێکی سێکسین بۆ پڕکردنەوەی ئارەزوەکانی پیاو ئیتر بە شێوەی جیاوازن یەکێک لەو شێوانە بە تەسەوری من لە هەموو دنیا گێچەڵی سێکسیە بۆ نمونە هەموو ئەوانەشی گێچەڵی سێکسیان کردو بە ژنەکان لە بواری ئیشکردنیا لە سێکتەرە جیاوازەکانە هەموو ژنیان هەیە بینەما بوو تەنیا بوونی ژنەکان کافی نییە بۆ ئەوەی ئارەزووی سێکسی پیاوەکاندا بنەکێنێتەوە اینجا هەر بۆیە وەکو جارێکی پێشوو لە بوارێکیکا باسم کرد بزوتنەوەی میتوو دروست بوو لە هەموو جیهانە ئیتر وای کرد ژنان دەنگ بەرزکەنەوە کە لە بواری تەنانەت کەسانێک پێش 10 ساڵش کە گێچەڵی سێکسیان پێکراوە دەستێژی سێکسیان پێوەکراوە
دەنگیان بەرز کردوێتەوە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیەکەوە خۆشمەندی ژن بە شێوەیەکی گشتی و تەواوی کۆمەلگا گەیشتوتە ئەوەی کەوا سێری ژن بکە وەکو مرۆڤێک وەک کاڵایەکی سێکسی سێر نەکرێت لەلایەن پیاوە بۆ کاتەی بێوێ بەکاری بێنێ لە کوردستانی ئێمە کە کۆمەلگایەکی داخراوە کۆمەلگایەکە کە پەیوەندیەکانی کچ و کوڕ لە سەرەتای بۆ نمونە باخچەی ساوایان و قوتابخانەکە پەیوەندێکی ئەوەندە دروست نییە لەبەرەوە وەکەڵێن کەپتێکی سێکسی هەیە ینی ژن و پیا و کچ و کوڕ شارەزای یەکترنی شارەزای جەستەی یەکترینین ئەمە ئەوە ئەکا کە ئەم دەستدرێژیە سێکسیە بە شێوەیەکی زۆر بەربڵاو بێ لە وڵاتانی ئیسلامیە بۆ نمونە وڵاتی ئەفغانستان سعودیە میسر یەکێکن لە وڵاتانی بە شێوەیەک لە ئەفغانستانە کە ژن هەموو جەستەی داپۆشیوە چای بە دەرهوێ ینی دەستدرێژی و یەچەڵی سێکسی زۆر زیادە لە ئەفغانستانە کەواتە پەیوەندی نیە بەوەی ژن چەندێت بە دەرەوە یا پەیوەندی چەندێت ینی چ جۆرە جیلێک لەبەرەکە بەڵکو پەیوەندی بە خۆشمەندی بە بیر و بۆچوونی خەڵکەکەەوە هەیە بەرامبەر بژن وەک کاڵایەکی سێکسی اینجا زۆر کوردستانی شێسان ینی ئەو ئازایەتی هەبێ باسی بکە لە ڕاستیە چکە کە تۆ گرفتێک هەبێ لە کۆمەلگا گرفتێکی کۆمەڵایەتی هەبێ چ مەسەلەی گێچەڵی سێکسی بێ دەستدرێژی سێکسی بێ دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵ بێ بەکارهێنانی سێکسی مناڵان بێ چەنی ئەم مەسەلانە وجودیان هەیە لە ناو کۆمەڵە بەڵام جورئەتێکی ئێوێ ئازایەتێکی ئێوێ کە لایەنی لێپرسرا و یا ڕێکخراوەکان باسی ئەم مەسەلانە بکەن بۆ ئەوەی خەڵک وریاکەنەوە هوشیارکەنەوە کە ئەمە دەستدرێژیەکە بەسەر مافی مرۆڤ ئەیکەی نەک تەنیا بۆ ژنەکان بەڵکو بۆ خوشکت بۆ دایکت اینجا کارکردن لەسەر ئەمانە زۆر گرنگە و ئەو لایەنەشی کە تۆ باست کرد لە ڕاستیا زۆر قسە هەڵەگرێ مەسلەی ئەوەی کەوە ژنانیان کردو بە بووکەڵەیەک و بەکاریان ئەهێنن لە دەنگدانە هەروکو چۆن حزب ئیسلامیەکان لە کاتێکدا ژن بە ناتەوا و ناقص العقل و ئەورە دانێن بەڵام ڕێکخراوەکانیان پڕە لە ژنان و گرنگی بەبوونی ژن ئەدەن لە ناو ڕێکخراوەکانیانە لێرە مەبەستیان ئەوە نییە مەسەلەی یەکسانی ژن و پیا و بێ بووکو مەبەستیان ئەوەیە چۆن ئەم ژنانە بەکارهێنن لە دەنگدانە بە هەمان شێوە حزب سیاسی کانی کەش بە هەمان مەبەست ژنەکان ئەهێنەوە هەتا زۆر جار خۆش دەزانی زۆر جاڵن ئەم کچ جوانە دەنگی پێدەینانی تەنانەت لە دەنگدان بە هێزێکی سیاسی بیر لە شێوەی ژنەکە ئەکرێتەوە بووکەڵەیەکی جوانە یا بووکەڵێکی جوانێ بەسبی لەوە چۆن بیرەکاتەوە چۆن ئیشەکە بۆ مەسەلەکەی خۆی ینی لە ڕاستیە ئەم بابەتانە ینی وەکەڵێ ئەم هەیرە زۆر ئاوای کێشە لە زۆر ڕۆ ئینسان ئەتوانێت باسی لێوە بکەم ڕاستە زۆر سپاس ڕێوازخان هەڵبەت کاتی بەرنامەکەمان خەریکە برە و کۆتایی ئەڕوا کۆمنتی کاک بەڵێن ئەخوێنمەوە ئەڵێ ئەگەر شۆڕشی کۆمەڵاتی خاوەندارێتی و کاری بەکرێ هەڵنەوە شێنیتەوە شۆڕشی کۆمەڵایەتی نییە ئەو شۆڕشی سیاسیە و هەر شۆڕشێکی کۆمەڵایەتی بەبێ بەشداری ژنان نوقسانی هەیە پێم وایە زیاترەوەی پرسیار نییە تەنها بەشداریە کە گەر پێتان خۆش بشوونێکە و هاوڕێ لەوژە داواکە بەشداری بکە هاوڕێ ئاسۆ ئەگەر بوار هەبێ دەرفەت بە هاوڕێ لاوژە جەواد بین چەند دەقیقەیە کاتی بینێ بۆی بەشداری لەگەڵمانە بکە هەڵبەت ڕێوازخان گفتگۆکەمان زۆر بڵین بە پڕی دەستمان پێ کرد و پرسیاری کەشمان زۆر ماوە بەڵام لەبەر ئەوەی دەرفەتی بەرنامەکەمان تەنها بۆ کاتژمێرێکە و ئێمە سوپاسی ماندووبوون و بەشداری ئێوە ئەکەین و داوا لە بینەران ئەکەین سبسکرایبی کەناڵی هیوا بکەن لە یوتیوب و بۆ پاڵپشتی ئەم کەناڵە پێم خۆشە ئەگەر لاوژەخان داخل بووە پێم وایە هاوڕێ ئاسۆ لینکەکەی داناوە هاوڕە لەوژە ئەگەر لەگەڵمانی تکایە وەرە ناو بەرنامەکە خۆی لاوژە دێت یا نایە
لە ڕاستیە مەسلەی ینی باسکردنی مەسلەیشن مەسلەیەکی گەلێک گرنگە و ینی زۆر لایەن ئەگرێتەوە لەبەرەوە قسە و گفتوگۆ زۆر هەڵ ئەگرێ بەلای من گرنگە ینی کەسانێکی جیاواز ینی باس لە مەسلەیە بکە هەچکە هەرێکە لە ڕوانگەی خۆیەوە لە تێگەشتنی خۆیەوە باس لە مەسەلاکە و گرنگیشە بەلای من پیاوانیش بێن باس لەم مەسلەیە بکەن چکە هەر پەیوەندی بەوە نییە کە ئێمە دەنگمان بەرزکەینە پەیوەندی بە پیاوەکانەوە بە براکانمانەوە باوکەکانەوە کوڕەکانمانەوە هەیە پێم بەندی بەوەی ئێمە وەک دایک و باوک چۆن منداڵەکانمان پەروەردە ئەەکەین بۆەوەی بە شێوەیەکی یەکسان سەیری خۆیان بکەن چۆن مامەڵەیەکی یەکسان لەگەڵ مناڵەکانمان ناکەین ینی بەڕای من وەکو پوسل نەزم بچی پێ وەکو وێنەیەک وە کۆم پارچە پارچە ئێمە بتوانین لە هەموو پارچەکانی ئەم مەسەلەیە قسە بکەین بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی ڕاست لە مەسلەی ژن بگەین ناتوانین بهێنینە ڕێوازخان پێم خۆشە سوود لە دەرفەتەکە وەربگرین و پرسیارێکی کەت لێ بکەم پێم خۆشە و پرسیارش بکەم هەڵبەت ساڵانە 8 مارس یادی ئەکرێتەوە و پێم وایە ئەم ساڵ ئەگەر لە ساڵ 1911ەوە کە بۆ یەکەم جار یادی 8 مارس لە چەند وڵاتێک کرایەوە و تا ئێستا نزیکێ بێ بەڵێن سەدەیەک و 10 ساڵ ئەو کاتەکە بۆ یەکەم جار لە سەر ئاستی جیهان یادی کراوە ئەبینین ساڵە دوای ساڵ یادەکە لە کۆمەڵێک چالاکی ڕۆتینیاتە خۆی نمایش ئەکاتەوە ئێوە ئەو یادکردنەوانە چۆن ئەبینن و چۆن ئەتوانرێ ئەو ڕۆژە بکرێتە دەرفەتێک بۆی داواکاریەک جەوهرەکانی ژنان زیاتر بەرز بکرێتەوە داواکاری لە ڕووی سیاسیەوە ئابوووریە کۆمەڵایەتیە کلتوریە خۆی بەڕای من ئەوەی کەوا بڕیاردرا هەشتی ئادار بکرێ بە ڕۆژی ژنان ئێمانەی ئەوەیەکەوە کۆمەلگای مرۆڤایەتی بە هەموو ڕێکخراوەکانیەوە گرنگی بە مەسلەی ژن ئەدا و مەسلەی یەکسانی ژن و هاوسەنگی ژەندەری لە کۆمەلگایە کاریگەریکی گرنگی ئەبێ بۆ پێشکەوتنی کۆمەلگای مرۆڤایەتی بەڵام بەداخەوە ئەڵێم نەک لە کوردستانی ئێمە لە زۆربەی زۆری وڵاتانی تردا لە 8 مارتا بیرمانەکەوێتەوە بۆ نمونە ئەم ماوەیە لەگەڵەوەی کەوا بواری ئەوە کۆنفرانسات و سیمینار نەبوو لە شوێنە بەڵام دەیان کۆبوونەوە و سیمیناراتی ئۆنلاین کرا بەڕای من بوونی ئەوانش گرنگە بە تایبەتی کارکردن لەگەڵ بیری مرۆڤە لەگەڵ فکری مرۆڤە کردنەوەی دەواازەیەک لە عقلی کەسەکانە بۆ ئەوەی کە هەریەکە لە ئێمە عقلی خۆمان بیرکردنەوە و هزری خۆمان نەخینە چوارچێوەیەکە بۆ نمونە ئەگەر من وەکو مارکسێک بیرەکەمەوە بردۆزی مارکسی فەلسەفەی مارکسیم پێ گرنگ بێ بۆ مەسلەی چارەسەریشن نابێ خۆم خەمەنا ئەو بازنەوە ینی جۆ نەگرم بۆ هیچ لایەنێکی تر ئەبێ ئێمە کراوە بین بۆ گوێگرتن لە هەموو ڕۆتە فکرەکان کە هەیە بێگومان ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی بۆ چوونمان قوڵ ببێتەوە زیاتر قوڵ ببێتەوە بەڵام بەداخەوە ئەڵێم کە لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی ینی دەسەڵاتی سیاسی بە شێوەیەکی جددی کار ناکە بۆ ئەم مەسەلە لەوانەیە ئەم کۆڕ و کۆبوونەوانی کە ئەکرێت لە 8 مارتە نەتوانێت ڕۆڵی گرنگ ببینێ چکە گرنگ ئەوەیە تۆ چۆن لە بنیادی ستروکتوری کۆمەلگایە مەسەلەکە لە بناغەوە چارەسەرەکەی یعنی ئەم شتانە گرنگە تا ڕادێک شەتوان بڵم شتێکی ڕووکەشیە یعنی ئێمە ناچینە قوڵایی مەسەلەکانەوە لەبەرەوە گرنگە هەبێ بەڵام گرنگە کە توانەکان هەموو یەک بخرێ بۆ نمونە ئەو هەموو ڕێکخراوی ژنان هەیە لە کوردستان توانەکانیان یەک خەن پێکەوە کاری هاوبەشکن بە تەسەوری من ئەتوانن ینی وەکو پێشتر وتم بەرنامەی ساڵانە 4 ساڵانە 5 ساڵانەیان هەبێ بۆ نمونە لە وڵاتی سوێدا بەرنامەی 5 ساڵی هەیە 4 ساڵی هەیە بۆ لە ناوبردنی تونند و تیژی بۆ نمونە حکوومەت پارەی تایبەتی تەرخانەکە بۆ ئەو مەسەلەیەوە هاوڕێ هاتە پێشەوە فەرمو هاوڕێ لاوژە سلااوتان لێ بێ ئێوارەتان باش هاوڕێ ئێوارە باش ببورن کە تۆزێک تاخیرم کردنە تاتوانین بێمەناوەوە کێشەمە بوو فەرمون هاوڕێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەرنمەیە زۆر سپاس بۆ هاوڕێ ڕێواز کۆمەڵێ باسی زۆر باشی کە زۆر باشی وروژان لە زۆر وانگەەوە پرسی ژنی توانی تاوتێ بکات دیارە من بەردەوام تاقیبی بابەتەکانیشی دەکەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان و خوێنمەوە
و پێم وایە ئێمە وەک یەکسانی خوازی ژنانی بەهێز و سۆسیالیست و کۆمەنیستی وەکۆ هاوڕێ ڕێواسمان پێویستە کە لەم ڕوانگەوە بێ پرسەکانی ژنان تاوتوێ بکاتن. من زۆر پرسێ دەمەوێت لێرە قسەی لەسەر کۆم بەس دیارە باسەکەی من نییە و ئێوەیە، بەڵام من ئەگەر لێرە یەک دوو سەرنج یەک دوو شت بڵێم، یەکێکیان سەبارەت بە مەسەلەی پرسی ڕێکخراوبوون کە هاوڕێ ڕێواز ئیشارەتی پێدا لە شوێنێکە. من زۆر موافقم لەگەڵی، زۆر گرنگە ئێمە بەیەکەوە بین، ڕێکخراو بین. هاوڕێ ڕێواز و من پێشتریش کە زووتر ئەندامی حیزبی شوعی بوومە و دوای لەگە بزوتنەوەی کۆمەنیستی کرێکاری بوومە، مێژوویەکمان هەیە لەسەر مەسەلەی ژن و پرسی ژنان لە کوردستاندا. ئەگەر ئێمە سەیرەکی ناوەڕاستی پەنجایەکان بکەین، ئێمە بەپێ ئەو تەجروبەیە کە ئێمە وە کۆمەنیستی کرێکاری لە نەوەتەکان و حیزبی شوعی لەسەر پرسی ژن پێشتر هەیەتی، دەتوانین چی بێنین، ئەتوانین دەست بە چیەوە بگرین، ئەتوانین چۆن بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بەهێزکەین و بزوتنەوەی ژنان ڕێکخراو بکەین لە کوردستاندا. گەورەترین کێشەی ئێمە کێشەی ڕێکخراو نەبوونە نەکرد لە مەیدانی ژنان، لە هەموو مەیدانە جۆرا و جۆرەکان، بەڵام ئێمە تەجروبەیەکمان لەو بارەوە هەیە، توانین چی بکەین چۆن ئەمە بێنین. ئەمە قەزەیەکە بۆ من کە زۆر جێگەی بیرکردنەوەیە و بە جێگەی تاوتوێکردنە. شتێکی تر کە دەمویست پرسیار لە هاوڕێ ڕێواز بکەم سەبارەت بەوەیە ئایا هاوڕێ ڕێواز پێی وایە لە هەر کات و ساتێکا کە بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی، بزوتنەوەی سوسیالیستی بەهێز بوو بۆ بزوتنەوەی ژنانیش بەو پێ بەهێز بۆ دەستکەوتی بەدەستێناوە، ئایا لاوازی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان لە کوردستان لە ئێستاە پەیوەند نییە بە لاوازی بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی لە کوردستاندا؟ ئەمەش دیارە ئەبێ لە شوێنی تراکاری لەسەر بکرێ و پێداچوونەوەی بۆ بکرێ بەڕای من. ئەگەر بەگشتی قسەیەک من بکەم، هاوڕێ ڕێواز لە نووسینەکانشی ئیشارەتی بە شۆڕشی بەرشەفیکی داوە لەسەر مەسەلەی ژن، و من خۆشم چەند باس و لێکۆڵینەوەم هەیە لە یادی 100 ساڵی شۆڕشی ئۆکتۆبەردا کە بەداخەوە دوایین باسم بوو نەخۆشیێکی خراپ هات بە سەرما و نەمتوانین لە دوای ئەوە باس و لێکۆڵینەوەکانم بەردەوام بکەم. هەمیشە تەنانەت لە شۆڕشی سۆسیالیستیە، لە شۆڕشی بەرشەفیکیە کە گەورەترین دەستکەوت ژنان لەم شۆڕشە بەدەستیان هێناوە، بەڵام کاتێک کە حکومەت دەکەوێتە ئەزمە، دەسەڵات دەکەوێتە ئەزمە، کاتێک کە نیب دێنە پێشەوە، ژنان گەورەترین قوربانی دەدەن سەرباری ئەو هەموو دەستکەوتەی کە بەدەستی هێنا لە شۆڕشی ئۆکتۆبەر ژنان، کە تا ئێستاش ئێمە کە منیش و هاوڕێ ڕێوازش و هەر کەسێکی تریش باسی دەستکەوتەکانی ژنان دەکەین لە ئەوروپا، بە تایبەتی من کە لە دانیمارک دەژێم و بەڕێزیان لە سوید دەژیا، بە زۆرترین دەستکەوتمان هەیە، بەڵام تا ئێستا کرێی کاری ژنان و پیاوە زۆر جیاوازە. جیالەوەی کە بەزەقی جیاوازە ئەو مەجالانەی کە لە مەجای ژنان بە مەجای ژنان ناسراوەتەوە لە بازاری کارە، ئەرزشی کارەکەی لە خوارترە، مەسەلەی چاودێری پیران، چاودێری منداڵان، مەسەلەی خەستەخانەکان، هەموو ئەمانە ئەرزشی کارەکەی لە خوارترە لە ناو کۆمەلگایە. دوێنێ بەحسێکم بە زمانی دانیمارچی لەلایەن پرۆفسۆرێکەوە جێلە بوو، باسی لەوەی دەکرد کە چەند سەعات ئەو ژنانەی کە دەچن بۆ ماڵەکان بۆ لای پیرەکان لە مانجێکە چەند سەعات بە بەلاش کار دەکەن، هاتو چۆی ناوڕێگاکەیان بەکار بۆ حساب ناکرێت، بەڵام نەجارێک کە کار دەکا هاتو چۆکەی بۆ حساب دەکرێت وەکو کار کاتێتە ماڵێکەوە. ینی ئەرزشی کار ژنان، مەسەلەی تەقاعودی ژنان، ئەو ژنان کە منداڵیان دەبێت 1 ساڵ کە ئیجازەی دایکایەتیان هەیە، لە خلالی ئەو 1 ساڵەیە تەقاعودی وەرناگرن، ساڵێک تەقاعودی نسبەتی تەقاعودیان دێتە خوارەوە. ئەمە ژێردەستەیەکی ژنانە. مەسەلەیەکی ترە و میتوو کە هاتە پێشەوە، ئێوە ئەزانن شۆڕشی سێمی ژنان لە دانیمارک 2 مان پێش ئێستا کۆرۆنا، قەزەی کۆرۆنا زیادبوونی ژمارەی کۆرۆنا شاردیەوە، مەسەلەی میتوو بوو، مەسەلەی دەستدرێژی ببورن تەحەڕوش، مەسەلەی تەحەڕوشکردن بە ژنان بوو. ئەو ژنانەی کە هاتنە دەنگەزان چێ بوو لە سەرکردایەتی حیزبەکان بوون، ئەندام پەرلەمانی حیزبەکان بوون. ئەزانی چێ و مۆزوعی ڕوژان سۆفیا لیندا کە ژنێکی گەنجی
جوانی کە ڕۆژنامەنووسێکی ناودارە لە دانیمارکە هەر لەسەر تەلەڤیزیۆن ناوتی فلان کەس ناوت نایەنم بیرتە و کاتە مەسئولم بووی من لە پراکتیکا بووم پێ دوتم ئەگەر هەر ئێستا دوای ئەو حەفلەیە حەفلەی سەری ساڵ بوو یول حەفلە یول بوو کریسمس ئەگەر لە دوای ئەو حەفلەیە لەگەڵم نەیە فلانە ژوور ئاوام لەگەڵ نەکەی لە پراکتیکەکە دەرد دەکەم ناتوانانی ببی بە ڕۆژنامەوان بەڵام نەتوانی چکە پێم وتی فەسحت دەکەم هەر لەسەر تەلەڤیزیۆن ئەو قسەیە کرد جا من قسەکەم لێرە ئەوەیە هەمیشە ژنان سەرەتا کە بە شۆڕشی ئۆکتۆبەر دەستم پێکرد کە هەمیشە پاشەکشەیان پێکرێن هەر ئێستا سیاسەتەکانی لیبرالیزمی نوێ لە ئاستی جیهانیە پاشەکشەیەکی یەکجار زۆری بە مەسەلەی ژنان و بارودۆخی خراپ ژنانی خراپتر کردو کۆڕۆنا لەولاوە بوەستێ هەموو ئەو شتانە ئێمە جاکە من ئەو قسانە دەکەم ئەم هینانە دەڵێم مەبەستم لە ئەوەی ئۆنە چڕۆکی پێڵەن ئەو شارەی کە بەسەر ژنەوەی لە هەموو مەیدانێکە لە هەموو بوارێکە ئێمە توانین چی بکەین لە ئاستی جیهانیە ئێمە ئایا ئەتوانین جارێکی کە بزوتنەوەیەکی ژنانی ئەنتەرناسیۆنال بهێنینەوە مەیدان بتوانێت کار بکاتن بتوانێت کاریگەری هەبێ بتوانێت لەسەر لە هەموو بوارەکاندا کار بکاتن مەسەلەی ژن بروژێنێتەوە لە دنیای ئەمڕۆی سەرمایه‌داری کە یەکێکە لە قوربانی هەرە گەورەکان جاوە باسی مناڵان هەر ناکرێەوە هیچە بەڵام مەسەلەی ژن کە ئێمە ئێستا باسی سەرچیمانە بە نەزەرم ئێمە بزوتنەوە یەکسانی خوازی پێویستمان بە کۆکردنەوە گربوونەوە و جارێککە خۆسازماندانەوە هەیە لە بەرامبەر سیستەمی ئەمڕۆی سەرمایه‌داری دیارە زۆر هەوڵ تێکۆشان هەیە لەم لاولۆلا کار زۆر دەکرێت بەڵام چۆن بتوانینەوە وڵانە بینە پێشەوە جارێککە خۆمان ڕێکخراوکەینەوە جارێککە بتوانین بە تایبەتی لە کوردستاندا کاریگەریمانەبێ من ئەمڕۆ بیرم لەوە کردەوە هەمیشە لە دوای ئەشتی مارسەکان شتێکم نووسیەوە هەڵسەنگانێکم بۆ کردو بەڵام وە چەند ساڵێکە باری تەندروستیم کەمتر ڕێگەی پێداوم ئەمڕۆ بیرم لەوە کردەوە کە ئەمە بنووسم چیمان کرد هەشتی مارسی ئەم ساڵ بۆ نمونە لە کوردستان کە باسی مەسەلەی کرێکار دەکەین کە باسی مەسەلەی کرێکار دەکەین لە کوردستان چیمان کرد ئایا توانیمان بچینە ئەو کارگەی نانی تیری دروستکردن کە ژنان تێدا دەپڕوچێن هەناسەی تێدا نادرێ من جارێک چوومە چەند ساڵ پێشێستا بۆ یەکێک لەو کارگانە ئەتوانیمان بچین ئەو ژنانە بزانین بارودۆخیان چۆنە پێیان بڵێن هەر ئەو کۆبوونەوەی ئێوە لە دەوری شیرینی دروستکردن و نان دروستکردن ڕێکخراوبوون ئابێ خۆتا سازماندن ئێوە بۆ نەمان کرد ئێمە نین بزوتنەوە یەکسانی خوازی و بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی لاوازین ناتوانین ئەو کارانە بکەین بۆچی نەچین ئەو کارە بکەین بۆچی نەچین ئەو هەمە مامۆستاوانە بێژە هەیە من لە مامۆستای چوانە بێژی خزمی خۆمانم پرسی وتم چەندی ژنن وتی لە هەر مەکتەبێک ئەگەر 5 مامۆستای وانە بێشە بە 3 بۆ 4 ژنن باشە ژنان لە چ بارودۆخەکی دەرونی خراپدان لە وەزعی ئێستاهیانە ئەگەر ئیجازە بدەی هاوڕێجان ئەوکەم لە چبار خراپدان لەسەر ئەمە هەر ئێستاڵێن مادەم ڕەوزە و حەزانەکان ناکرێتەوە باوانە بێژەکان بنێرینەوە ماڵەوە مامۆستای ڕەوزە و حەزانەکان لە جێ ئەواندا بنین ئێمە ئاگداری بارودۆخی ئەوانین بۆچی ناچین کاریان لەسەر ئەمانە بکەین ئەمانە سازمان دەین هەوڵ بدەین ئەم نقطە زوعفە لەکوێ ئەبێ لەکوێ بیدۆزینەوە لەکوێوە خۆمان ڕێکخراو بکەین لەکوێوە ڕێگە نەدەین قوربانی یەکەم بین وەکو وتم لە شۆڕشی ئۆکتۆبەری شار ئێمە قوربانی یەکەم بووین کاتێککە پاشەکشەکرا زۆر سپاس لاوژەخان لەگەڵ بەشدار بووم ئێمە زۆر خۆشحاڵ بووین سپاس لەگەڵەوەی کە لەگەڵ بارودۆخی تەندروستیت ئێوە زۆر بابەتی گرنگتان و ڕوژان دەستان خستە سەر زۆر برین پەیوەندیدار بە تەورەکەی ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە بەشداریت پێمان خۆشە ڕێوازخان هەر قسەیەکی هەبێ لەسەر بۆچوون و پرسیارەکانی لاوژەخان فەرموو ڕێوازخان زۆر سپاس بۆ تێبینیەکانت هاوڕێگیان لە ڕاستیە لە خاڵی یەکەما من لەگەڵ ئەوام ینی بتوانێت ڕێکخراوەکانی ژنان یا نەک ڕێکخراوەکانی ژنان بەڵکو کەسانێکە مەبەستیانە یا مەسلەی یەکسانی ژنان و هاوسنگی جەندەریان پێگرنگە لۆبیەک دروست بکرێ چی بکرێ بۆ نمونە کۆمەڵێک کەس لە مێزێکی مێزگرتێکە باس پێشنیارەکان چیە و چی بکرێن ئێمە خەڵکی زۆر گرنگە هاوڕێ لاوژە باسی ئێمە بێت چی بکەین چکە ئێمە هەرێکە لە بواری خۆیان شتێکەکە بەڵام ئیشەکانمان هەموو یەکگرتو نییە هەمووی ناچێتە ناو یەک جۆگەوە
هەر یەکە بەلایەکە ئاڕوە لەبەرەوە وای کردووە کە توانەکانمان پەرشو بڵاو بێ کارەکانمان پەرشو بڵاو بێ و جێبی خۆی نەگرێ لەبەرەوە لە ڕاستیە زۆر گرنگە ینی بیر لە مەسلەی ئەوە بکەینەوە هیچ لەبێ چەپەکان ژنانی چەپ لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستانە بتوانن لۆبیەک دروستکەن بۆ ئەوەی کار بکەن بە شێوەیەکی جدی لەسەر مەسلەی ژنان و کاریگەریان هەبێ لەناو بزوتنەوەکەیە دووەم پرسیاری دووهەم بەڕای من کزی بەهێزی کەم چالاکی چەپەکان ئیتر بە حزبی شوعیەوە بێ یا کۆمونیستەکانەوە بێ یا چەپەکانی ترەوە بێ کاریگەری هەیە لەسەر مەسەلەی ژن چونکە بە شێوەیەکی گشتی چەپەکان و کۆمونیستەکان خۆیان بە خاوەنی مەسەلەی ژن ئەزانن بەڵام خۆیان بە خاوەنی مەسەلەکە ئەزانن بەڵام کارێکی وان نەکردووە کە پیشانی دەن کە ئەوان خاوەنی ئەو مەسەلەیان لەبەرەوە بۆشایەکی زۆر دروست بووە لەناو ئافرەتانە هەر ئەمە شەوای کردووە کەەوە ینی هەردوو جەمسەرەکەی ینی نیولیبرالیزم لە کوردستانە زۆر دەرکەوی لەلایەکەوە کۆمەڵی ئافرەتانمان بەلای ئاینی بەلای ئیسلامی سیاسی ئەڕۆن و لاکەی تریشمان بەلای خۆکاڵاکردن و خۆپیشاندان و مۆدێل و ئەم بەزم و ڕزما ئەڕۆن حەدی وەسەتمان نیە ئێمە لێرە ئەبێ ئێمە کارێک بکەین کە بتوانین بزوتنەوەیەک دروستکەین کە ئەم دوو جەمسەرە بێهێزکەین لەناو کۆمەڵگەی کوردەواری ئەگەر نەتوانین ئەم دوو جەمسەرە بێهێزکەین ئێمە وەکو چەپ چ بە پیا و چ بە ژن چ بە بزوتنەوەی چەپ و ئێمە ناتوانین کاریگەریمان هەبێت لەسەر گۆڕانکاری بەسەر مەسلەی دۆزی ژندا لە کۆمەلگای چکە چەندێ دۆزی ژن بۆ دواوە بگەڕێتەوە کۆمەلگاش ئەوەندە بۆ دواوە ئەگەڕێتەوە لەبەرەو کارکردن یەکخستنی توانەکان هیچ چەپەکان بە هەموو لایەنێکەوە زۆر گرنگە کار بکەن بۆی ئەو بوشای ئێستا دروست بە لە کۆمەلگا لە هەموو بوارەکانە پڕ بکرێتەوە ئەمەش کاری بەڕاستی جدیەوێ لەسەرەوەی کە ژن ببورن لەسەرەوەی کە ژن قوربانیە لەگەڵیان تەواو لەگەڵیان لە شۆڕشی ئۆکتۆبەرەوە بزەم لە وتارەکەشە باسم کردو کە ژنان چەندێ ڕۆڵیان بینیوە بەڵام پاش هاتنی ستالین پاش مردنی لینین و دوورخستنەوەی ترۆتسکی مەسلەی ژن لە سۆڤێتە بەڕاستی چۆ دواوە یان یەکێک لەو خاڵانەی کە زۆر جاباسی ئەەکەم ئەلەکساندەرا کۆلنتای کە یەکێک بوو لەوانەی ڕۆڵێکی گرنگی هەبوو لە هۆشیارکردنەوەی خەڵکیە لەو کۆمەلگایەیە تەشەنە و تانێکی زۆر خراە پاڵی کەویش پەیوەندی بەچی هەبوو پەیوەندی بەو بیر و باوەڕی کۆنەپەرستی و باوک سالاریە هەبوو لە کۆمەلگا هەبوو ینی لە ئاخرش چووە نەرویج و لە نەرویج ژیا وەکو نوێنەری حکوومەتی یەکێتی سۆڤێتی جاران ئینجا لەبەرەوە ینی من باسم کرد مەسەلەی ژن هەر بە یاساوە نەبەستراوەتەوە بەدەسەڵاتی سیاسیەوە بە ئەکۆنۆمیوە نەبەستراوەتەوە بەڵکو مەسلەیەکە ڕەگ و ڕیشەی لە فکر و ئاکار و هەڵسوکەوت و ژیانی ئێمە داکوتاوە لەبەرەوە ئیشکردن تایە لە هەموو بوارەکانە بێشی تیا بکەیت بۆ یاڵێن مارکسیزمڵێ ئەڵێ دوا قۆناغکە کە مەسلەی ژنی تیا چارەسەرێکی کۆمۆنیزمی شکەواتە لە سەردەمی سۆسیالیستیشە ناتوانانی یەکسانی تەواوی ینی بۆ ژنان لە کۆمەلگا دەستەبەر بکەیت اینجا بەڕای من هەمومان پێویستە توانەکانمان بخینە کار بۆ ئەوەی بتوانین کاریگەریمان هەبێت لەسەر کۆمەلگا بۆ مەسلەی ژنانیش بەڕای من ڕێکخراوەکانی ژنان ئەبێ ینی ئەگەر مەبەستیان دەنگکۆکردنەوە نەبێ بۆ حیزبەکان مەبەستیان کارکردن لە مەسەری ژنانە ئەبێ تەکانێک بەخۆیان بن و یەکگرتوویەک ینی واز لە ئایدۆلۆژیەتی حیزبەکان بێنن بیر لە مەسلەی کۆمەلگا بکەنەوە خزمەتی ئەو مەسلێ بکەن ئەتوانین شتێ بە شتێ بکەین و شار ینی دەسەڵات زۆر شت ئەتوانرێ بکرێ ینی حزب بەڕاستی حزبە چەپەکان و کۆمۆنیستەکان و شوێیەکان هیچ ڕۆڵێکیان نەبینیوە لەم کاتەیە بۆ ئەو خاڵانەی کە هاوڕێ لاوژە باسی کرد بۆ باسکردنی ژنی کرێکار وەزیان چۆنە یا پاڵپشتێک نەبوون بۆیان بۆ ئەوەی داواکانیان بێتە دیباری ژنانی کرێکار باز بکرێ ئەمەش ناتەواویەکە لە هەمومانە کە پێویستە لە بڕۆ بیری لێ بکەینەوە. زۆر سپاس ڕێوازخان کاتی بەرنامەکەمان تەواو بوو ماندوومان کردی خۆشحاڵ بوون کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت
سپاس بۆ بینەران، سپاس بۆ لەوژەخان و تاراخان و هەموو بەڕێزانەی تر کە بەشدار بوون بە کۆمنت لەگەڵمانە و جارێک کە داوا لە بینەرانی کەناڵی هیوا ئەکەم کە بۆ پاڵپشتی کەناڵ تکایە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لە یوتیوب و پێویستە سوپاسی هاوڕێمان هاوڕێ ئاسۆ دەوڵەت بکەین کە بۆ جێبەجێکردن و مۆنتاژی ئەم بەرنامەیە لەگەڵمانە بوو. زۆر سپاس بۆ ئێوە، کاتێکی خۆش.